ناونشانی بابەتەکە بەم شێوازەیە باوانیکردن و جۆرەکانی ڕاستێکەوەی کە تێبینیمان کردووە سێ جۆر باوانیکردنمان هێواتە ئەوەی کە دایک و باوک هەڵسوکەوتیان لەگەڵ مناڵەکانیانە چۆنە بەتایبەت لە بابەتی سعیکردن و هەوڵدان و بەرێکەوتنیان لە ژیانی ڕۆژانەیانە. یەکێک لە جۆرەکانیان ئەوەی کە با بڵین یەکێک لە جۆرەکانیان ئێمە هەموو جۆرەکان وەکو یەک باسەکەین بە تا ڕادەیەکی زۆر وەکو خۆی. یەکێک لە جۆرەکانیان بابەتی ئیهمالکردنە، واتە زۆرێک لە دایک و باوک ئەبینین کە بەتایبەت مناڵەکەی کە گەشتە سەر و تەمەنی 12 ساڵ ئیتر وردە دەستی لێبەرێت لە کاتێکا کە ئێمە با بڵین ئەو مودەتەی کە سەقامگیری کەسی تێدانە و زیاتر پێویستی بەوەی ئاگاداری بچون کە لادانەکان زۆربیان لەم کاتانە ڕۆیەن ئەگەر تێبینی بکەین بەو کەسانە بڵێن کە تووشی جگەرەکێشان بوونیان تووشی هەر جۆرە انحرافێک بوون زۆریان پەیوەندی بەوە هەیە لەم تەمەنەیە تووشی هاوڕێکی خراپ بوون و دایک و باوکەکە وتویان تازە مناڵنی تۆزێکەوە سەر پێی خۆی ئەتوانێت هەڵسوکەوتەکانی جۆرە لە دایک باوکان ڕادیکاڵیە مناڵەکە ئازادەکە و بە شێوازە لە شێوازەکان دەتوانین بڵین مناڵەکە ئیهمال کردووە لێ ناپرسێتەوە لێ لە سعیکردن خۆی توانە سعی بکە لە چوونە دەروانەیە ئازادی کردو لە هەریکێک لەم بابەتانە بە شێوازێک مناڵەکە ئازادەکە کە چۆن بڵێ بەدیوێکا سلبیەشکێتەوە و بە وەکو ئیهمالکردن دەرەکەوێت. جۆرێکی ترمان هەیە پێچەوانەیە ئەم بابەتەیە هەنگاو بە هەنگاو دەستی بە مناڵەکەیەتی ئەگەر چی مناڵەکەشی گەشت بێتە تەمەنی 18 ساڵ و بەرەوسەریش مەرحەلە بە مەرحەلە یعنی هەر لە سعیکردنەوە هەتاوەکو هەر جۆرە هەڵسوکەوتێکی تر دەستی پێوێتی وەکو ئەوەی کە چۆن مناڵەکەی جاری جاران بۆنە بە قادرمە سەریەخست دەسیەگرت ئێستاش بۆ سعیکردن ئەگەر کاتێکە سعیەکە من زۆر جار ئالەم بابەتەیە دیومە دایک و باوکەکان ئەڵێن وەرە مامۆستا لە جیاتی مناڵەکە من ئیمتیحان کە واتە خاڵ بە خاڵ ڕیز بە ڕیز لاپەڕە بە لاپەڕە خۆی سعی بە مناڵەکەی کردووە بەقەدەر مناڵەکەی و زیاتر مانوو بووە هەتاوەکۆی مناڵە دەرچێوە نمرەیەک بەدەستێنێ. ڕاستێکی ئالەم بابەتەیە ئەگەر سەیری بکەین دایک و باوکەکان مامۆستاگیان بمبورە ڕاتەگرم ئەزێت کێشە هەمویان میوت کە بە قوربان ئەو بەڕێزانە میوتکە میوت ئۆڵ پێی زۆر باشە لەکوێ بێ وەڵا هەر کێشەکە ئەوەیە کە ئێستاکە من ناتوانم بمەوە بە هۆست مەگەر ئەو بەڕێزەی کە خۆی هۆستی ڕئیسیە ئەو چاکی کات کێشەنی مامۆستاگیان بەردەوام بەشکم درست نەبێ زۆر باش جا ڕاستێکی بەڵێ مامۆستاجان یەک پرسیارێک لەکەم ببوورە لە کات شتەگرم لە قسەکردن تەکەم ببوورە بەس زۆر پێویستمە لەگەڵ مامۆستا ئاوا تا قسە بکەم کێشەیەکی بچووکم ئەمەوێت چارەسەری بکەم نازانم چۆن قسەی لەگەڵ کەم دوایی لە دوای تەواوبوونی وێبنارەکە ئەتوان بۆ پەیوەند با بڵێنیان مەسنجەریان هەر وەسایلێکی تری پەیوەندی لە خزمەت تابین دواتر پەیوەندی بەکیوە بکەم بێ زەحمەت پەیوەندی باوەت ئەکادیمیۆ باشە بە قوربان دەست خۆش ئێمە لە خزمەتتاناوین بەڕێزم بەڕێزان لە هەر ئوکۆڵی ئەوەی کە باسمان کرد وتمان هەنگاو بە هەنگاو دایک و باوکەکان دەستی بە مناڵەکەوێتی تەنانەت لە سعیکردنیانیان لە هەر ئەرکێکیت عنی لەوە چە بڵێم ئەگەر ڕێکە کیلۆمەترێک دوور بێ ناتوانێت دەست لە مناڵەکەی بەرە جا ژیان بم شێوازەنیەوە ئەم کەسە پێویست دەکات با بڵین بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و ئیشوکارەکانی ئەمڕۆ بیان سبەینەوێت و دەستی لێبەرەی ئەمە ژووقات واتە ئیهمالکردن چنێک هەڵەیە ئەمەشیان کە هەنگاو بە هەنگاو دەستی بە مناڵەکەوێتی هەڵەیەکی ترە. ئێمە جۆری سێمی بابەتەکەمان هەیە بە شێواز لە شێوازەکان ئازادی بە مناڵەکە و لە هەمان کاتیشە چاودێری و سەرپەرشتیەکەی ئەویش بریتە لە سەرپەرشتیکردنی مناڵەکە مەرحەلە بە مەرحەلە بۆ فێری ئەوەی کە دەستی لێبەرەی بۆ ئەوەی ژیان بم شێوازانی بۆ من ئەگەر باوکێک بووم ژیانی من تەنها ئەوە نییە مناڵەکەم ئیمتیحانی بوو ئیتر خۆشم ئیمتیحانم بێ یان با بڵین کەس نەتوانم میوانداری کەس بکەم نتوانم بۆ نمونە بچمە دەرەوە نتوانم بۆ ئیلتیزاماتەکانی خۆم جێبەجێکەم بەم شێوازە ئیشوکارەکان وای لێت یعنی من مناڵەکەم لە هەر قۆناغێکی خوێندنای منش لەو قۆناغام و ئیشوکارەکانی خۆم بەگشتی ئەوەستن
بەڵام لە بابەتی سەرپەرشتیکردنا ئێمە باوەڕ بەخۆبوونی مناڵەکە زیاکەین و توانین وای لێ بکەین کە لەسەر پێی خۆی بۆسێ بە شێوازێک کە وردە وردە ئیشوکارەکانی خۆی لەو باشتر بەڕێوە بەرێ. بەڕێزان ئەگەر کامێرەکە ئەگەر مایکەکانتان وتکەن زۆر باشە بۆ سەتانێت ئێرە و جەماعەت عەزێت نییە. جا لێرە ئەم بابەتی سەرپەرشتیکردنە بە شێوازێکە ئێمە هەر لەم قوتابخانە ئۆنلاینە مناڵەکان فێریەوەکەین کە ئەرکی سەرشانی جەنابتان سوک بکەن وردە وردەوای لێبێت پێویست بەوە نەکات ئەسڵەن دوای چەند لاپەڕە سعیکردن تۆ چەند نمونەیەک لە ناو کتێبەکەی هەڵەبژێری پرسیاری لێەکەی و کاتە زانیە مناڵە سعی کردووە و بۆ دەرەکەی واتە بە تێستێکی 5 دقەی ئەوەی ئەو چەند سەعات سعی کردووە توانیت ئێمە پاشەوەی فێریەکەین چۆن سعی بکات و چۆن هەوڵ با ئەو کاتە ئیشوکارەکانیش وردە وردەوە ڕایهێنین لەسەر ئەوەی کە پێویست بەوە نەکات هەموو دقەیەک دەستی تۆی پێوە بێت چونکە من ێستا وازانم تەلەبەمان هەبووە ئەڵێم بۆچی سعی نەکردووە ئەڵێ وەڵام ئەم شۆ میوانمان هەبوو باوکم مەجای نەبوو سعی پێ بکە. ئەمە ئەم با بڵین گەیشتوتە ئەوەی کە وەکو دیاردە و لە حاڵەت و دوو حاڵەت دەرچووە چونکە ئەوەی کە منی بینم بە تایبەت ئەو دایک و باوکانی کە مامۆستان زۆربیان ئەم تووشی ئەم گرفتە زیاترە بن و کاتێکیان بینوەڵێ بەخۆ مامۆستا لە بەقەدر مناڵەکەم زیاتر سعیم کردو و ئەزام ێستا بابەتەکانی چین یان لە گروپی مەسنجەرە کاتێکە بۆن با بڵین بەرێکەوتمان لەگەڵ دایک و باوکی مناڵەکانی بە هەمان شێوازیان لە کاتی کۆبوونەوە ئەم گرفتە گرفتی یەک کەس و دوو کەس نییە و زۆری نەهەیەتی و بەڕاستی گرنگە ئێمە بتوانین لە لای خۆمانەوە ئەم شێوازە لە بەرپرسیارەتی بە شێوازی کە چارەسەر بکەین کە بتوانین لە ڕێگەی هەم پێدانی زانیاری بە مناڵەکە هەم سەرپەرشتیکردنی وای لێکەین باوەڕ بەخۆبوونێکی زۆر تیا دروستە بێ و بتوانین بە شێوازە لە شێوازەکان باشترین شێواز بۆ بەکەمترین کاتا بەڕێوەبەرین و ئێمە لە مانجمنتە مناڵەکان فێریەوەکەین چۆن بتوانێت پلانی با بڵین ڕۆژانەی سعیکردنی ڕاستکردنەوەی بۆ بکات چونکە لەمە پێش ئەوەی کە لای زۆربەی دایک و باوک و لای زۆربەی قوتابی تێگەیشتنێکی هەڵە هەیە بۆ پلان کاتێک هەڵە پلانێک بۆ سعیکردن دانین ئیتر وازانەی 24 ساعتەکە جگە خەو ئەبێ لێ نووسرابێ سعیکردن سعی لە بیرکاری سعیکردن لە عەرەبی نووسینەوەی فڵان دەرس 24 ساعتەکەم شەواتە پڕکرێتەوە لە کاتێکە ئێمە لە قۆناغی حەوتبوونەوە بە تایبەت ئەگەر مناڵێک بتوانێت 3 بۆ 4 ساعت سعیکردنی باش کات یەکێکە بێ لەو کەسانی کەوائلی پۆلەکەی خۆیەتی دەی ئەم 3 ساعت 4 ساعت زۆر ئاسان دروستە بێت لە کاتێکە ئێمە پلانێک بە دڵی مناڵەکە دابنین چونکە ئێمە ناچین پلانێکی کۆپی کراو دابنین بۆ هەموو مناڵەکان تاوەکو ئێستەوە چەند ساڵە کاتێککە من پلان بۆ مناڵەکان دانێم بۆ تەلەبەکان پلانی تاکتاکە یعنی دانیشێ بۆ مانێ و نەمانوێ ئێمە لە دەروونناسیە زۆر باوەڕمان بە فروق فەردی هەیە تایبەتمەندی کەسی و کەسێکمان هەیە زۆر با بڵین هەر بە کورتی عەرستانکەم بابەتی با بڵین هەنێ خەڵکمان هەیە شەوان سعی بۆ هەنێ کەسمان هەیە بەیانیان سعی بۆ کرێ ئەو کاتێک کە بۆ من بە مناڵەکەڵێم کێ توانین سعی بکە لە ماوەستا من نتوان بەیانیان سعی بکەم ئەگەر من با بڵین مناڵێکی ترمان هەیە بە شێوازێکی ترە بینی لەگەڵ خەوی بەیانیانە با بڵین خۆشترە و کەم ئەتوانێت زاڵێ بەسەر خۆیان تاوەکو سعی بکە لە بەیانیانە ئەگەر من بتم پلانێک فەرزکەم بەسەر ئەم مناڵانە هەردووکیان وەکو یەک بۆ دانەیەکیان سەرکەوتووە بەڵام بۆ دانەکەی تریان ناتوانێت خۆی جێبەجێکە کاتێک کە زانێت با بڵین ئەو پلانەی کە بۆی دانراوە ناتوانێت خۆی جێبەجێ کات و دەستی سار دەبێتەوە لە سعیکردن و وەکو ئەوای قورس و دەوراتەکانی نەبینی بێ جا گرنگە لەم بابەتانە ئەوەی کە ئێمە زۆر ئیشی لەسەرەکەین یەکێک لەو بابەتانە بابەتی زۆرێک لە خەڵک وەکو گرنگی زیاتر باسی ئایکیوەکەن لە کاتێکە ئێمە شتێکی ترمان هەیە پێوتێ ئیکیو ئەمە خۆی لە زۆرینەی خەڵک یان ئەوانەی کە چینێکی زۆرمان هەیە لە کەسانی دکتۆر و کەسانی ئەندازیار و کەسانی با بڵین لە ڕووی ئاستی زانستی و ماستەر و دکتۆرا و زیاتریان هەیە بەڵام بمانێ و نەمانێت بەکارهێنانی ئەم جۆرە لە پسپۆڕی و ئەم جۆرە لە لێهاتووی هێندە گرنگە
کە بتوانین ئێمە ئاستی ئیکیوی کەسەکە بەرزکەینەوە بۆ ئەوەی کە بۆ کاتی دکتۆرێوێت دکتۆرێکی بەڕێز و هەڵسوکەوتێکی بەڕێزان لەگەڵ خەڵکا بکە نەک ئەوەی دکتۆرێک بە کاتێکە شتە لای بڵی بەڕاستی ئینسانێکی محبوب نەبوو لە کاتێکە ڕەنگە بۆ نمونە ئەم کەسە لە ژیانیا بۆن ڕۆژانە چەند سەعاتێکی لە عیادەکەیاوێ بەڵام باقی ڕۆژەکان بەرێککەوتنی لەگەڵ عایلەی خۆی هەیە بەرێککەوتنی لەگەڵ خزم و کەسانی هەیە ئەگەر ئەم کەسە توانی بێت چەند سەعاتێکی سەرکەوتو بێ وەکو دکتۆرێ بەڵام نەیتوانیوە لە کۆی ژیانی کۆمەڵایەتی ئینسانێکی سەرکەوتو محبوب بێ لە کاتێکە ئەم دووشتا توان بیان خێنەوە خزمەتی یەکتر یەکێکتر لەو بابەتانە کە گرنگە دۆزینەوەی مەهارەت و لێهاتووی مناڵەکانە ئێمە لە ڕێگەی قسە لەگەڵکردنی مناڵەکان و ڕاوێژکردن لەگەڵیان و گفتوگۆکردن ئەمانەوێت لێهاتووی مناڵەکان بدۆزینەوە خۆشبەختانە ئێمە چەندین کورسمان خوێندووە لەسەرەوەی چۆن بتوانین لێهاتووی مناڵێک یان لێهاتووی مێر مناڵێک بدۆزینەوە لە قۆناغێکیا کە مانێ نەمەنجاری وا هەیە کەسەکە لە 30 ساڵ بەرەو سەر تێپەڕی و هێشتا وەکو نازانێت لێهاتووی ئەم لە چ شتێکایە بەڵام ئەگەر ئێمە کاتێکە بەرێککەوتنمان با بڵێن هەفتانە چەند ڕۆژێک لەگەڵ مناڵەکانە هەبێت من لای خۆمەوە با بڵێن ئاستەکانی لێهاتووی کەسەکەمان دیاری کردو بە چەند خاڵێک ڕۆژانە پاش ئەوەی کە لە جەلسە لەگەڵ تەلەبەکان یا لەگەڵ قوتابیەکان لێبووینەوە کۆتایی جەلسە لای خۆمانە چۆن مامۆستایەک نمرەی ڕۆژانە بۆ مناڵەکان دانێ ئێمەش دیاری کراوە با بڵێن تەرکیزی مناڵەکە چۆنە قسەکردنی چۆنە لێهاتووی لە بابەتی با بڵین چۆن بڵێ هاوکاریکردنی کۆمەڵایەتیان بۆن هەرێکێک لە بابەتە لێهاتوویەکان کە نزیکی 12 جۆرن ئێمە توانین وردە وردە هەر جارێک هەر جەلسەیەک کە ئیشەکەمان لەسەر چ بابەتێک بوو نمرا و ئاستی مناڵەکە دیاریەکەین و دواتر هەوڵین ئەگەر لە ڕێگەی ئەوەی کە ئاستی مناڵەکە هەر چۆنێک هەیە بە بەرەو کۆتایی کۆرسەکە نمرەکانی وردە و دەسەیرەکەین هەڵکشاون بەرەو سەرتر لەبەرچی لەبەرەوەی ئیشی لەسەر کراوە و ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک وێنە و ڤیددیۆیەوە توانین با بڵێن عەسفی زیهنی بۆ مناڵەکان بکەین تاوەکوی فکری بجوڵێنین تەنها خۆتان نەزانن زۆربەی کەس قوتابخانە تەواوەکە بەڵام تەنها لە بابەتەکانی قوتابخانە زیرەک بووە کاتێک ئەکەوێتە ناو ئیش و کارەوە کەسێکی سەرکەوتوو نییە زۆرمان دیونە و کەسانەی وەکو کەسێکی دەڕاق زۆر باش بوون و توانایەکی باشیان هەبووە لە بەدەستهێنانی نمرە بەڵام کاتێک یێتە سەر واقع کاتێک یێتە سەر بواری ئیشکردنی خۆی سەیرەکەی ئەو خەڵکی ترمان هەبوون لە ئاستی نمرەیە لە خواری ئەمەوە بوون بەڵام ئێستا لە ئیشوکارە لەم نمونەیەکی باشتریان نیشانناوە ئەمە خۆی ئەسلی بابەتەکەیە ئەمە ئەوەیە کە مامۆستاوت ئاماژەی پێیەکە کە قوتابخانە مناڵەکان فێری ئەوە ناکەن کە لە واقعا پێویستیان پێیەتی من وەکو ئاستی پسپۆڕەکەی خۆم کاتێکە کولیم تەواو کردووە ئەگەر لە ڕێگەی شتی عملی و کۆرسەکە ئەو کورسان نەبووە کە ئاستوتوانەکانی خۆم پێ بردۆتە پێشەوە ڕاستیەکەی ئەوەی کە لە واقعا کەوتومەتە ناوی زۆر جیاواز بووە لەوەی کە لە زانکۆ و لە ئارچەنە باسەکە بابەتی پسپۆڕیشە بەڵام هیچ کام لەو کەسان ئەگەر بۆن کەسەکە ئەندازیارە زۆر جیاوازە لەو واقعی کە تەیەکەوێ ئەگەر بۆن نەبێ و مهندسی ڕێگاوبان ئەگەرێ مهندسی بینا هەرێکێک لەمانە پێویستمان بەوەیە کە بڵین ئێمە ئەبێت بۆ واقعی کۆمەڵایەتی و ژیان مرۆڤسازی بکەین نەک وەکو ئەوەی کە با بڵین مناڵەکەمان زۆربەی جان وەکوی سەرزەنشتێکەین کاتێکە نمرەیەک بەدەست ناهێنێت یان با بڵین تواناکانی کە من ئێمە ئەمانەی بڵین هەموو مناڵەکان لێهاتوویان هەیە بەڵام لەوانەیە ئێمە لێهاتوویەکەیمان نەدۆزی بێتەوە ئێستا فرسەتێک هەیە بۆ دایک و باوکەکان ئێوەی بەڕێز تاوەکو بتوان لە ڕێگەی ئەم قوتابخانە ئۆنلاینەوە مناڵەکانتان ئەو مەهارەتانەی کەتیانەیە بدۆزرێتەوە بەرەو پێش ببرێت چونکە ئێمە ڕۆژانە ئیش لەسەرەوەکەین کە هەر ئەوەنەی کە زانیمان ئاستی بۆ با بڵین ئەم مناڵە با بڵین نمرەکەی ئەگەر نمرەکەی وادا بنین لەسەر نمرەی دا ئەم مناڵە هەشتا ئێمە لە هەشتەکان ناوەستین نمرەکە با بڵین هاوڕەکانیشی بگەین هەشت ئەبێت ئەم وەکو تایبەت وەکو خۆی گرنگی پێ بدرێ واشتی تایبەتری پێ بوترێت لە پێناویەوەی
لە شوێنی خۆیانەوە سێ و دایک و باوکی ئەم مناڵە طموحی زیاتریان هەیە بەم نمرەی ینی لە کاتێکە ئەم نمرەیە نمرەیش لەبەرکردن و دەڕاخی نییە دواتر ئیمتیحانی کێن و بنووسێتەوە بەڵام با بڵین هەرێکێکە لە ئەو مەهارەتانەی کە لە ژیانی واقعیە مناڵەکانمان ئیشیان پێ بێ و ئێمە هەر جەلسەیە کاتێک ئەم نمرانە داهاندرێت یارمەتیدەرێکی زۆر باشەوەیە کە ئەم مناڵانە و مناڵەکانمان لە مناڵی خەڵکی تر جیاوازتر بن چونکە هەمیشە ئەوەی کە ئەوترێ هەڵسوکەوتی مناڵەکان ڕنگدانەوەی ئەو گرنگی پێدانی باوانی مناڵەکانن چونکە خۆتان نەزانن قۆناغێکی هەستیارە وەکو مامۆستاوات ئاماژەی پێکرد ئێمە کۆرسەکانمان با بڵین ئەوەی کە بەشێک لەم قوتابخانە ئۆنلاینە پێکەهێنێ ئێمە بۆ ئاستی با بڵین پۆلی نۆ بەرەوسەر چەندین گروپمان جێبەجێ کردو ئێستا ئەوە نزیکی 2 ساڵە ئیش زۆر لەسەرەواکەین چۆن بتوانین بۆ قۆناغە هەستیارەی کە قۆناغێکە لەوەی کە زۆربەی جار قوتابیەکان لە ئاستی 1/6 باشیان هێناوە نمرەی باشە هێنن یان لە قوتابخانە بنەڕەتیەکانە زۆر گرنگیان پێدرێ بەڵام زۆربەی قوتابخانە ناوەندیەکانەوەی کە بڵێن حەوت بۆنەوەکان بەڕاستی زۆربەیان ئالێ و ئاستی مناڵەکان داوەزێ بە شێوازێک بە زۆر بەڕوونی هەستی پێیەکەی ئیتر ئەم مەوزوعە دوو بابەتە یەکە گرنەوە یەکێکیان گۆڕانکاری فسیۆلۆجی و ئەوکانە ئەو گۆڕانکاریانەیە کە لە مناڵەکە دروستێ بەشێکی تریشی ڕاستێکی دەستلێبەردانێکی ڕێژەیی قوتابخانە حەوت بۆنەکانە بۆ ئەوەی کە یان پێڕاناگەن یان با بڵێن وا هاتووە بە شێوازە لە شەوا چەند ساڵە بۆن با بڵێن قوتابخانەکانیان بەم شێوازە ڕاهاتوون لەگەڵیا من ئەوەی کە دیومە زۆربەی جار قوتابی هەبووە تا قۆناغی 6 نمرەکانی نمرەی تەواو بوون و بە دکتۆر بان کراوە بەڵام کاتێک چۆتە قۆناغی با بڵێن ناوەندی ئەوەی کە جاران پێوترا حەوت بۆنۆ ئەم قۆناغە ئیتر وای لێ هاتووە مناڵەکانمان یان کەسەکە لە دکتۆرەوە لای یاوە بۆ شتێکی تر ئەسڵەن حەز و هیوایەتی خوێندنی نەماوە مامۆستا کاتەکە ماوێتی من مامۆستا جان تقریبا کاتی مامۆستا ژینۆیە لە خزمەت تابین لەوە چێ بتانی 1-2 دقەی تر ئەگەر شتێکت هەبێ بەردەوام بیت مەمنونە زۆر باشە هەر لە بابەتی وێنە و ڤیدیۆکانە گرنگ بوو تەوزیحێکی زیاتر بۆ جەنابتان بم ئێمە با بڵین ڤیدیۆیەکی کورد نیشانی مناڵەکانین سەیرەکەی هەر لەم بینینی ئەم ڤیدیۆیە چەندین مەهاری جیاواز چەندین شتی جیاواز فێری مناڵەکانەکەین یەکێک لەو بابەتانە گرنگی با بڵین گوێگرتنە فێربوونی هونەری گوێگرتنە لە کەسانی تر چونکە خۆتان نەزانن ئێمە کەسانێک هەن ئێستا گەورەش بوون بەڵام گرفتێک هەیە هەر لە ئەوڵەوەیکێک نەوە ڕاستیان کاتەوە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیانە تاوەکو فێری گوێگرتن من لەوانی تر لە مەجلیسەکە کەسانی لەوان بە ئەزمونتر و شارەزاتر هەیە بەڵام ئەم دەست پێشخەریەکە لەوەی جوابی کەسەکان باتەوە یان پرسیار لەو نەکراوە ئەو جوابەیاتەوە ئێمە پێشتر وەکەوە ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە سیرەکەین لە کۆتایی کۆرسەکە لە کۆتایی جەلسەکانە سیرەکەی قوتابیەکە جەلسەی یەکەم و دووەمە بە شێوازیە بوو بەڵام دواتر کاتێک ئەزانی زۆر گۆڕاوە یان یەکێکی تر لە بابەتەکانەوەیە کە ئێمە تەنها لە ڕێگەی قسەکردنەوە فێر نابین زۆربەی جار ئەو زۆرێک لە فێربوونی ئێمە لە ڕێگەی گوێگرتنەوەیە من ڕەنگە خۆم بە شارەزا بزانم لە بابەتێکە بەڵام کاتێک ئەزانی ئەگەر لەسەر بابەتێک یەک تۆ سەبر بکەم گوێ لەوانی تر بگرم کاتێک بەشداریم کرد لەسەر بەشداری بابەتەکەم کرد سێرەکەی بە ئەدیلە و بە چۆن بڵێ بە بەڵگەی تەواو قسە لەسەر مۆزوعەکەکەم چونکە ئەم بابەتە ئەگەر وەکو شتێکی بەرجەستە بێ من تەنها دیوێکیم دیوە کاتێک گوێ لەوانی ترەگرم باسی بابەتە دیوەکانی تریەکەن ئێمە لە ڕێگەی ئەم ڤیدیۆ و با بڵێن وێنانەوە شتێکی هەم چێژبەخش دروستەکەین هەم شتێکە لەو شتانەی کە ئەتوانین توانە شاراوەکانی مناڵەکان بدۆزینەوە و ئێستا بەڕاستی کاتی ئەوەیە کە ئێمە بتوانین هەم هاوینە کاتێکی گونجاوە بۆ دەست پێکردن و کاتێکە قۆناغی خوێندن دەست پێکاتەوە
تۆ کاتێک مناڵەکەتە نێریتە قوتابخانە سیرەکەی ئەم ساڵی زۆر جیاوازتر لە ساڵەکانی ڕابردوو. بۆچی؟ لەبەرەوەی هاوینەکەی جیاوازتر بۆ لە هاوینەکانی تر. وە خۆتان نەزانن مناڵ یان لە هەر تەمەنێکا هەیە بابەتی گرنگی پێدانەکەت گرنگی پێدانی تۆ بۆ ئەو چۆنە هەر عنی تێبینیتان کردووە ئەگەر سعی بە مناڵەکە و نەکردی بێ لە دەرسێکە لەبەر خۆفێر کردووە دایم سعی پێ بکەی سیرەکەی ئەم جارە نەبرێ کەمتری بەدەستهێناوە. جا ئێمە لە ڕێگەی ئەمەی ڕۆژ و دوو ڕۆژ نابێ لە ڕێگەی کۆرسێکی بەردەوامەوە هەوڵین لە کاتی قوتابخانەشە ئەگەر بە شێوازێکی متەواضعانەتریش بێت ئێمە بتوانین لەگەڵ هەموو خەمەکانی ئێوە قوتابیەکان نابین. دواتر گوێویستی پرسیارەکانی جەنابیشتان نەبین لە خزمەتتان ناوین مامۆستاوەت فەرمە. دەستەکانە خۆش بێ مامۆستا خەبات زۆر سپاس. بەڕێز مامۆستا ژینۆ. سلااو ڕێز بۆ ئامادەبوانی بەڕێزم کاتتان باش. سلااو مامۆستا ئاوات. سلااو مامۆستا خەبات. سلااو سەر چاوان مامۆستا گیان فەرمو. وەکو خۆ ناساندنێ من ژینۆ یونسم ساڵانێکە لە بواری پەروەردە وەک ڕێنماییکاری کۆمەڵایەتی کارم کردووە لە قوتابخانەی ئەهلیە و پێشتر ئاماژەت پێدا. ئەوەی کە وەک ئەزمون و تەجروبەی خۆم زیاتر ئێمە وەک ڕێنماییکاری کۆمەڵایەتی بەرکەوتەمان لەگەڵ کێشە و گیر و گرفتی قوتابیان و دایکان و باوکانی قوتابیانایە. ئەوەی کە بەڕاستی لە ئێستا خەمی زۆربەی دایک و باوکە بریتە لەوەی کە بابەتی پەروەردەی دروستی منداڵەکانیان بۆتە خەمێکی گەورەی دایک و باوک کە زۆر جار دایک و باوک هاتۆ بەلای ئێمە و جێتی مامۆستا من مناڵەکەم ئێمە دەستۆ بووی پەروەردەیەکی دروست بێ. من پەروەردەی مناڵەکەم لەلا گرنگترە وەک لە زانست و لە فێربوونەکەی. کەواتە ئەمە پەروەردە نەک خەمی دایک و باوک بگرە خەمی هەموویەتی بە تایبەتی لەم سەردەما ئاڵۆز و جەنجاڵی ئێستایە کە کاریگەری دەرێکی زۆرە لەسەر مناڵەکانمان هۆکاری ڕاکێشتن زۆرە لە دەروی خێزان کە مناڵەکانمان بە ئاسانی هەڵبخڵەتێن و هەڵبخلیسکێن و بچن بەرەو ئەو کارانەی کە بەڕاستی دواتر ئەبنە هۆی دروستبوونی گرفتی ڕەفتاری و ئەخلاقی. بۆیە من لێرە ئەپەرژەمە سەر بابەتێک کە گرفتی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵ و نەوجوانەکەی لە سەردەمی ئێستا و پێشنیار و ڕێچارەی گونجاو چییە بۆ ئەم بابەتە. ئایا من وەکو دایک و باوکێ خەمسارد بم یا مناڵەکەم بەمە دەست کۆمەڵگا بڵێم چارەسەری نییە و گرفتی زۆرە یا هەوڵ بەم لە فێربوونی خۆم لە ئەپدەیتکردنەوەی خۆم بۆ ئەو زانستە نوێیی کە بەڕاستی پێی ئەوترێ پەروەردە و لە ئێستاە خۆشحاڵانە زۆر ڕێگا و شێوازیە بۆی دایک و باوک خۆی ڕۆشنبیرکە. لەوانەیە کەم تا زۆر بەمان بیرمان لە کۆمەڵە پرسیار کردبێتەوە کۆمەڵە پرسیار بە مشتی هەریەکەمان هاتبێت لەوانە بۆچی کەسێتی مناڵەکەم ئەوە نییە کە من بەدڵمە ئەوە نییە من ئارەزوم ئەکرد یاخود بڵێ بۆچی مناڵەکەم زیاتر لە خۆم کاریگەرترە بە گروپی هاوڕێکانی و ژینگەی دەرەوەی خێزانەکەی. بۆچی من وەکو دایک و باوک ئەو هەموو خزمەتگوزاری و خۆشگوزەریانی خستومەتە بەردەست مناڵەکەم کەچی هێشتر مناڵەکەم بەمە نازانێ بە هیلاکی و باندووبوونی من نازانێ وەک دایک و باوکە ئەو هەموو ڕەنجەی لەگەڵ ئەم یاخود لەوانەیە و پرسیارەمان لا دروست بوو بێ کە بۆچی منداڵەکانم زیاتر بە شوێن حەزەکانی خۆیانن هەرچەند من ئامۆژگاریان ئەەکەم ڕێگەیان نیشان ئێم هەڵەکانی ژیانی خۆمیان بۆ باس ئەەکەم بەڵام ئەوان هەر بەردەوام نووسورن لەسەر ئەو بڕیارێکە خۆیان ئەیەن. بەڕاستی ئەمانە و کۆمەڵە پرسیاریکە لە مێشکی توی دایک و باوک لە مێشکی منی وەک دایک لەوانەیە زۆر هاتوچۆی کردبێ وەگەڕابێتم بە دوای وەڵامێکی دروستە. تا چەند وەکو دایک و باوک سوچی خۆت یاخود هەڵی خۆتت گرتووە کە من دایک و باوکێکم بەڕاستی کەم تەرخەم بووم لە پەروەردەی مناڵەکەم نەمتوانیەوە بەڕاستی منداڵەکەم پەروەردە بکەم. ئێستا چۆنە مامۆستا خەبات؟ دەنگە باشە زۆر سپاس. زۆر باشە.
زۆر باشە. بۆیە یەکەم هەنگاو بەڕاستی کە پێویست بێت توی دایک و باوک بیگریتە بەر بریتیە لە گەڕانەوە بە هەڵە ڕەفتاریەکانی خودی خۆت. تۆ پێش ئەوەی بتەوێت منداڵەکەت کاری لەسەر بکەیت و گۆڕانکاری لە شێوازی پەروەردەی بکەیت، بەڕاستی بگەڕینەوە بە هەڵە ڕەفتارەکانی خودی خۆمانە. ئایا من وەکو دایک و باوک چ هەڵەیەکی ڕەفتاریم هەیە کە بۆتە هۆی ئەوەی کاریگەری بکاتە سەر شێوازی پەروەردەکردنی من لەگەڵ مناڵەکانم. بەڕاستی گەڕانەوە بۆ ڕەفتاری هەڵەی خودی خۆمان ڕێگ و ڕشتی زۆربەی کێشەکانی نێوخێزان چارەسەر ئەکا. بەڕێزان، لێرەیە بەپێی تازەترین توێژینەوەکان کە ئەوەی کە لە بەردەست بوو بێم، ئەو هەڵە باوانی باوک لە ئێستایە، ئەو هەڵە باوانی دایک و باوک لە ئێستایە ئەنجامی ئەیان من کورتەکەم و لە 5 خاڵ طبعاً زۆر گریشە. یەکێ لەو هەڵانەی کە دایک و باوک شەوکەت وەرەوە ڕێنماییکاری پەروەردەیە. نەزانم ڕاستەوخۆنی ڕاستەوخۆیە، بەڵام ئەمە قسە ناکەین. یەکێک لەو هەڵانەی دایک و باوک کە لە پرۆسی پەروەردەیە بۆ نمونە ئاگەی لی نییە و ئەنجامی ئەیە، بریتە لە وردنەبوون لە دەستنیشانکردنی گرفت و پلەبەندی نەکردنی گرفتی مناڵەکەی. هەنێ جار زۆر بە ئاسایی تەماشای گرفتی مناڵەکەی ئەکا، هەنێ جار هەندێک جۆر گرفت هەیە پەیوەندی بە تەمەن و قۆناغی مناڵەکەوەیە، هەنێ جار هەنێک گرفت هەیە بەڕاستی گرفتێکی جددیە، پێویستە دایک و باوک هەڵوەستەی لەسەر بکە، بۆستە لەسەری بۆی چارەسەری بکە. ئەم جۆرە گرفتانە بۆ نمونە مناڵەکە دووچاری ئەوە بێکە جگەرە کێشانێ ئەم مۆدێلە تازە ڤایپینە، یاخود بۆ نمونە شەڕانگێز بوونە، دەربڕینی نەشیا و ناشرینە، ئەمانە بەڕاستی دایک و باوکە بە گرفتێکی جددی تەماشای بکەن، جایکەنەوە لەو گرفتانەی کە پەیوەندی بە تەمەنیەوە هەبێ. طبعاً ئەم جۆرە جیاکاریە چۆن ئەکرێت دایک و باوک ئەبێ پێشوەختە خۆی ئامادە کردبێ بەوەی کە سێرچینی کردبێ، مطالعەی باشی کردبێ لەسەر شێوازی پەروەردە، یان ئەگەر هەر ئەوانیشی نەکرد لە کەسی شارەزا و پسپۆر لەو بوارەیە پرسیارکە بۆ ئەوەی تەحدیدی کێشەی مناڵەکەی بکە بەدەم کێشەکەوی بچێ. خاڵێکی دیکە بریتیە لە هەوڵ نەدان بۆ چارەسەرکردنی گرفتی مناڵەکە و ڕاهاتن لەگەڵ جۆری کێشە. هەنێ جۆر دایک و باوکمان هەیە کە کێشەی مناڵەکەی بە چارەسەر نەکراوی بەجێ ئەهێڵێ، وای ئەبینێ ئەم کێشە قورسە و بۆی چارەسەر ناکرێت، بۆیە لە بری چارەسەر هەوڵ ئەیان لەگەڵ کێشەی مناڵەکەی ڕابێ. بۆ نمونە سیفەت و سلوکێکی مناڵەکە هەیە، ڕەندانەوەی هەیە و بەڕاستی پێیان وایە کە ئەمە گرفتە، بەڵام پێیان چارەسەر ناکرێ، هەوڵ ئەیان ڕابێن لەگەڵ گرفتەکەیە کە کاریگیری لەسەر داهاتی مناڵەکەمە زۆر زۆر خراپ ئەبێ. خاڵێکی کە هەبوونی چاوەڕوانی زیاد لە پێویست و نەعەقلانی لە مناڵ. هەنێ دایک و باوک هەیە زیاد لە توانای مناڵ چاوەڕوانی لەوەی هەیە کە مناڵەکەی ئەنجامی با. لێرەیە مناڵ دووچاری ئەوە ئەکا کە بەڕاستی بێئومێد بێت لەوەی کە ئەم توانای نییە، بۆیە دایک و باوک ئەو هەموو چاوەڕوانی کە لە مناڵیان هەیە مناڵەکە بێهیوا ئەکا، بۆی کە مناڵێک دەرئەچێت کە ئەم مناڵە توانای ئەوەی نییە کە بتوانێ ژیانی خۆی بەڕێوە بەرێ. کەواتە دایک و باوک پێویستە ئەو چاوەڕوانی هەیەە لە مناڵ لە چاو توانای مناڵەکەیە یەکسان بێ، نەک ئەوەی مناڵ کە توانای چاوەڕوانێکی زۆریان لێ هەبوو مناڵەکە نەیتوانی بەڕاستی و کاتە مناڵ هەست بە شکانەوەی خۆی ئەکا. خاڵێکی کە بریتیە لە دایک و باوکی کۆنتڕۆڵکار. ئەم جۆرە دایک و باوکە هەموو کات هەوڵی ئەوە ئەیان کۆنتڕۆڵی مناڵەکەیان بکەن، بەوەی کە هەموو شتێ بە مناڵەکەیان ئەڵێن بیکە، بۆ نمونە نانەکەت خۆت جدۆلەکە جیا بکەرەوە، خۆت بگۆڕە، جلەکانت چاکە، بڕۆ دەرەوە بچۆ بۆ حەمام. ئەمانە کە بە مناڵ زۆر ئەوترێ، ئەم شێوازە دایک و باوکانە پێیانەوترێ دایک و باوکێکی کۆنتڕۆڵکار. چ جۆرە مناڵێک بەرهەم ئەهێنن؟ منداڵێک کە هەمیشە چاو لە ڕێ بێ، کەسانی چواردەور ئاڕاستەی بکەن. طبعاً ئەم مناڵە لە ناو خێزانە بەم شێوە گەورە ئەکرێت، دواتر کە تۆ ئەیخێتە نێو کۆمەڵگا و گەورە بێت، مناڵێکە کە تەنانەت لە شوێنی کارەکەشی دایم چاوەڕێ پێی بڵێن ئەم شتە بکە ئەوە مەکە.
مناڵێکە پشت بەخۆی نابەستێ. هەڵەیەکی کە بریتیە لە نەگونجانی دایک و باوک لەسەر شێوازی پەروەردە. ئەم جۆرە دایک و باوکانە هەر یەکەیان و بۆچوونیان جیاوازە، ئەم قسەیەک ئەکا ئەو قسەیەکی کە ئەکەم. لەم کاتا مناڵ کە ڕوبەڕووی ئەم جۆرە دایک و باوکە ئەبێتەوە، ئەو کات مناڵ بەرژەوەندی لە کام لا هەبوو لای ئەوەیان ئەگرێ، کەواتە ئەم منداڵەکە گەورە ئەبێ بەم شێوازە پەروەردەیە کە ئەچێتە نێو کۆمەڵگا، زیاتر مناڵێکی بەرژەوەندی خواز دەرئەچێ کە مەرژەوەندی و مەسلحەتی لە کام لابوو بە ئەو ئاراستەیە ئەڕوا. تەنانەت بە مناڵیش لەوانەیە زۆربەی دایک و باوک هەست بکەن کە ئەڵێن لەبەرەوەی باوکەکەی زیاتر خۆش ئەوێ گوێ بە قسەی دایکەکە ناگرێ، یان نەنکی زۆرتر خۆشەوێ گوێ بە قسەی ئەوی تر ناگرێت. کەواتە لێرەیە جیاوازی تێفکرین و توێڕوانینی دایک و باوک لە پەروەردەی مناڵە ئەبێتەوەی دروستبوونی گرفت لەسەر پەروەردەی مناڵ. هەنێک جات دایک و باوک هەست بەمە ناکەن، وە کاتێ مناڵێتە قوتابخانە بەڕاستی ئێهێنن ڕوبەڕووی ئێمە یەکەنەوە مامۆستایان بە خۆمان حەل ناکرێ بەشکم ئێوە چارەسەریکەن. خاڵێکی کە بریتیە لە دەمەقاڵێ و شەڕی بەردەوامی نێوماڵ. هەنێ جار ئەم دەمەقاڵێ و شەڕی بەردەوامە لە چێوە سەرچاوە ئەگرێ؟ لەوە سەرچاوە ئەگرێ کە زۆر دووبارەکردنەوەی شت بە مناڵەکە بوترە. ئەوەندەی کە دایک و باوک دووبارەی کردنی ڕەفتار یا گفتارە لە مناڵ ئەکەن، مناڵ لەو کاتەیە سەرپێچی فەرمانەکان ئەکا بە نەکردنی، وە لەو کاتەیە بێتەوەی دروستبوونی دەمەقاڵێ و ململانێ و سراع لەناو خێزانە، کە ئەمە هەڵەیەکی پەروەردەیە کەوا لە مناڵ ئەکا لە ڕووی ڕۆحیەوە دوور بێ لە دایک و باوکی خۆی. ڕاستە منداڵ لە نێو خێزانەکەی خۆیایەتی بەرکەوتیانەیە، بەڵام لە ڕووی ڕۆحیەوە ئەم مناڵە فەراغێکی زۆرەکەوێتە نێوان ئەم و دایک و باوکەکەی. ئازیزانم، ئەم هەڵانە تەبعاً زۆرتریشمان هەیە، بەڵام من لەبەر کەمی کات تەنیا ئاماژە بەمەنە ئەەکەم. هەنێک جار ئەم هەڵانە ئەبێت هۆی دروستبوونی گرەی دەرونی لە لای مناڵ. ئەم گرێ دەرونیە هەتاوەکو زۆربەی جار ئەم گرێ دەرونیانە لای مناڵ هەتاوەکو گەورەبوون لەگەڵ تەمەنی ئەم مناڵەیە ئەڕوا، و دواتر کاریگەری ئەکاتە سەر پرۆسەی مامەڵەکردنی و پەیوەندیگرتنی کۆمەڵایەتی لەگەڵ تاکەکانی نێو کۆمەڵگا لە شوێنکاری لە قوتابخانەی. باشە ئێمە وەکو خێزان لەوانەیە ئەگەر هەر یەکەمان بە خودی خۆمانە بچینەوە، وەکو لە پێشتر ئاماژەم کرد، هەر یەکەمان بە هەڵەی ڕەفتاری خۆمان بچینەوە، بۆمان دەرەکەوێ هەر یەکە لە ئێمە هەڵگیری کۆمەڵە لەم گرێ دەرونیانی کە ڕەگ و ڕیشی ئەگەڕێتەوە بۆ پەروەردەکردنی مناڵی ئێمە. بۆیە من دایک و باوکێکم ئەگەی خاوەن ئەم گرێ دەرونیانە ناکرێت شێوازێکی پەروەردی تەقلیدی لەگەڵ مناڵەکانم بەکار بێنم، و مناڵەکانیشم ئەم گرێ دەرونیانە بکەمە بەشێک لە هەست و سۆزیان و ببێتە بەشێک لە ڕەفتار و کرداریان بۆ داهاتوو. ئازیزانم، لێرەیە ئەمە گرفتەکان بوو باسمان کرد بە پێی خاڵ. دینە سەر ئەوەی دایک و باوک چۆن پەروەردەیەکی دروستی مناڵەکەی بکات لەم سەردەمەیە. پێشەوەی بێمە سەر باسەکە دەبێ بەڕاستی توی دایک و باوک ئاگاداری چەند خاڵە بێ. یەکێ لەوانە هەرگیز خێزان و ناوماڵی خۆت بەراورد مەکە بە خێزان و ناوماڵی هیچ کەسێکی کە، چونکە ژینگەی خێزانی تۆ جیاوازە، وەکو چۆن ئەڵێن پەنجەکانی دەست وەک یەکنین، مناڵەکانی ناوماڵەکەی تۆ وەک یەکنین، ژینگەی خێزانی توش جیا لە ژینگەی خێزانێکی کە. هەوڵ مەیە لاسایی خێزانێکی پێکەیتەوە، هەوڵ بە تۆ وەکو خێزان وەکو دایک و باوک خۆت بی، خۆت بڕیاردەری خێزانی خۆت بی. زۆر گرنگە دایک و باوک لە پرۆسەی پەروەردەیە هەموو کات کۆتاییەکەیان بیر بێت. وەکو ستیڤ ئارکۆڤی ئەڵێ هەموو کات کە دەستە بەکارێک کرد با کۆتاییەکەت بیر بێ. ژیانی خێزان وەکو پارچەی پەزڵ وایە، ئەم پارچانە لێکجیان کە تۆ یەکیانە خەیتەوە لە دواییە وێنەیەکی ڕوون دەست تۆ ئەکەوێ. خێزان و بواری پەروەردەش بە هەمان شێوەیە، تۆ وەکو دایک و باوک ئەرکە ڕێکخستنی ئەم پارچانەیە. کاتێ تۆ پارچەکە ڕێک ئەخەی لە دواترە چی دەست ئەکەوێ؟ بەڕاستی ئاسوودەیی خێزانت دەست ئەکەوێ، تاکەکانێ بە شێوازێکی جوان لە نێو ماڵا پەروەردەت کردووە، کەواتە هەموو کات کە دەستت پێکرد
با کۆتایەکەت لە بیر بێ هەموو کات با وێنەی خێزانەکەت لە پێشچاو بێ خێزان پێویستە ئامانجی هەبێ ئەگەر خێزان ئامانجی نەبێ بەڕاستی تووشی سەر لێ شێوان ئەبێ ئەو کات چ جۆرە دایک و باوکێکمانە بێ ئەو دایک و باوکانەی کە بەڕاستی پێیان وایە گیرۆدەی دەستی مناڵەکانیان بوون ژیانی ناوماڵیان بەڕاستی تێک چووە ناتوانن پەروەردەی مناڵ بکەن مناڵەکانیان لە دەست دەرچوون بەڕاستی تۆ پێش ئەوەی بگەیتە ئەم شێوازە بیرکردنەوە پێویستە بە خۆمان بچینەوە بزانم من لەکوێ وەستاوم گرفتی خێزانی من چییە گرفتی مناڵەکەی من چییە گرفتی خۆم چییە بێم بیر بکەمەوە لەمانە و هەوڵ بەم چارەسەری بکەم ئازیزانم پرۆسی پێگەیاندن ئەگەر باسی پەروەردە بکەین لە سەردەمی ئێستا و لە سەردەمی ڕابردووە لەوانەیە هەر یەکە لای خۆمان بڵێ 30 ساڵ 50 ساڵێ لەمە پێش پرۆسی پەروەردە لە شێوەی لە دەرەوە بۆ ناوە واتە لە کۆمەلگاوە بۆ خێزان لەبەر ئەوەی کۆمەلگا خەمی بووە خێزانێکی تەندروست بەرهەمهێنێ خێزانێکی یەکگرتو دروست بێنێ بەڵام لە سەردەمی ئێستامە گۆڕاوە شێوازی پەروەردە و کاریگەری لە ناوە بۆ دەرەوەیە واتە لە خودی خێزانەوە دەست پێ ئەکا بۆ کۆمەلگا ئەگەر بێتون لە کۆمەلگاوە بچێ بۆ خێزان کاریگەریەکە ئەوە لەوانەیە زۆرینی کات تووشی لێکترازان و لێک هەڵوەشانی خێزان بێ بەهۆی ئەو کاریگەریە زۆرانەی تەکنۆلۆژیا و ڕاگەیاندن و سۆشیال میدیا و شاشە هەیەی وا ئەکا خێزانەکان تووشی لێکترازان بێ بۆیە تۆ وەکو خێزان هەوڵ بە خێزانەکەت با لەناو خودی خۆتە یان لەناو ماڵەکەی خۆت یەکگرتوو بێ ئێستا دینە سەر ئەو کۆمەڵە بابەتی کەوا ئەکاتەوە وەکو دایک و باوکێ پەروەردەیەکی تەندروستی مناڵەکەتکەی ئەمانە کۆمەڵە هەنگاوی کردارین کە توی دایک و باوت ئەتوانی جێبەجێکی لەگەڵ مناڵەکەتە بەڵام ئەبێ زۆر وردبی لە جێبەجێکردنە و ترست نەبێ لەوەی کاتێک کە تۆ گوێ بۆ کەسێکە گری کۆمەڵە قسە ئەکاڵێ وڵی ئەم قسانە بڕوان مەکە جێبەجێ بێ قورسە و زەحمەتە و ناگونجێ هەموو شتێک قابلی ئەوەیە کە ئێمە بتوانین ئیشی لەسەر بکەین ئێمە بتوانین قەنەعەتی خۆمان بگۆڕین لەوەی کە من ئەتوانم دایک و باوکێکی زۆر باش بم بۆ پەروەردەی مناڵەکانم یەکێک لەوانی کە زۆر گرنگە لە پەروەردەکردنی باشی مناڵەکان بریتە لە دروستکردنی مۆدێلێکی پەروەردەی کارلێکەرانە واتە دایک و باوک هاوڕا بن لەسەر ئەو بڕیارەی ئەدرێ ڕاستە کەسێتەکان لەوانەیە کەسێتی دایک و باوک جیاواز بن بەڵام ئەتوانن کۆک بن هاوڕا بن لەسەر ئەو بڕیارەی لەسەر پەروەردەی مناڵەکە ئەیدەن بۆ نمونە باوکەکە شتێکی ورد دایکەکە پشتگیری بێ دایک شتێکی ورد باوک پشتگیری بێ بۆ ئەوەی منداڵ جیاوازی لە مابینی بڕیاری دایک و باوکان نەکا ئەو کام منداڵ بەڕێزەوە تەماشای هەر جۆرە بڕیارێکە لە دایک و باوکەوە دەرچێ خاڵێکی کەم بریتیە لە سەبرگرتن و تەحملکردن لەسەر کێشە ئازیزانم وەکو من پێشتر وتم لە دامەزراوەیەکی ئەهلیە ئیش ئەەکەم کێشە و گریگرفت بەڕاستی زۆرە لە حکومی شاهر زۆرە لە ئەهلی شاهر زۆرە بەڵام ئەوەی کە لە بۆ نمونە من ڕوبەڕوون بۆتەوە کاتێک کە مناڵەکە دووچاری گرفتە بێتەوە دایک و باوکەکە بە شێوازێ مامەڵە لەگەڵ ئەم گرفتاکەن کە لەوانەیە گرفتەکە نەک سەر نابێ بەڵکو گەورەترە بێ بۆیە زۆر گرنگە ئێمە ئارامگیر بین تەحملمان هەبێ لەسەر کێشە من ئەزانم مناڵەکەم خستۆتە ژینگەیەکی دەرەوە کاریگەری دەرەوە لەسەر مناڵەکەم هەیە کاریگەری گروپی هاوڕێیان کاریگەری ئەو دامەزراوەی کە مناڵەکە میتیایە کەواتە مناڵ معەرەزە بۆ توشبوونی گرفت و کێشە کاتێ من وەکو دایک و باوک لەوانەیە هەرگیز چاوەڕێم نەکرد بە مناڵەکەم بکرێتە کێشەیەکەوە بەڵام مناڵەکەم ئەمڕۆ کەوتوتە ئەو کێشەیە کە من لی ئەترسا وقت چاوەڕی ئەمەم ناکرد مناڵی من بکەوێتە ناو کێشەیەکی لەم شێوازە تۆ وەکو دایک و باوک چی ئەەکەی یەکسەر دایک و باوکێکی زوو بڕیار ئەدەی یا ئەوەستی پێش ئەوەی دەستکەی بە قسەکردن و نەسیحەتکردن و تووڕەبوون لە مناڵەکەت بیرکەیتەوە لەوەی کە باشە من چی بڵێم لەگەڵ منداڵەکەم چی بکەم ئەم کێشە چۆن چارەسەر بکەم کەواتە تۆ ئەگەر دایک و باوکێکی ئارامگیر بی تەحملت هەبێ ئەو کا بڕیارێکی عەقڵانی و دروستەی بۆ چارەسەری کێشەی مناڵەکەت خاڵێکی کە بریتیە لە دروستکردنی هەستی ڕێزگرتنی خۆت عیزەت و نەفس لای مناڵ زۆر گرنگە دایک و باوک کار لەسەر ڕێزگرتنی خودکە لای مناڵ کاتێ مناڵ لە چاوی دایک و باوکەوە خۆی ئەبینێ بە هەمان شێوە سێری
هانی دلەوە کۆمەڵگەیش ئەکەم کاتێک تۆ مناڵە پەروەردەکەی مناڵێکی بڕوا بەخۆبوو بێ مناڵێک بە پشت بەخۆ بەستوو بێ ئەم مناڵە ڕێزی و ڕێزی کەسێتی خۆی ڕێزی جستی خۆی ڕێزی تایبەتمەندی کەسێتیەکانی خۆی بگرێ بە هەمان شێوە دواتر لە کۆمەڵگەشە ڕەنگدانەوەیکی جوانی ئەبێ. خاڵێکی کە بریتە لە تەرخانکردنی کات بۆ پەروەردەکردن کات بۆ خێزانەکانمان زۆر گرنگە لەم سەردەمە جەنجاڵیە لەم سەردەمی سەرمایه‌داریە کە بۆ نمونە قورسی باری ژیان وای کردووە هەم دایک کار بکە هەم باوک کار بکە دایک و باوک لە حیبەتی کارکردن و ماندووبوونی خۆیان و ڕۆتینیاتی ژیانی ماڵ نەیان پەرژێتە سەر پرۆسی پەروەردە زۆر گرنگە تۆ کات تەرخانکەی بۆ پەروەردەی مناڵەکانت. دایک و باوکی خۆشەویست ئەوەی کە زۆر گرنگ بێ تۆ وەکو دایک و باوک بیکەی بریتە لەوەی کە کاتت هەبێ بۆ مناڵەکەت کاتت هەبێ بۆ خێزانەکەت و بە گرنگیان بزانی چونکە ئەگەر ئێمە ماڵی چاکتر خێزانی چاکتر دروست نەکەین بەڕاستی بێ زیندانی زیاتر دروست بکەین چونکە تۆ گەر وەکو خێزان کاتت دانەنا بۆ خێزانەکەت دواتر تۆ کێ بەرهەم ئەهێنی بەڕاستی تاکێک بەرهەم ئەهێنی کە لە دواترە وەک گفتمان گرفتی ڕەفتاری و گرفتی ئەخلاقی هەیە و ئەم تاکە چێتە نێو کۆمەڵگا هەم خۆت گیر بەدەستی مناڵەکەوە خۆی و هەم کۆمەڵگا کەواتە تۆ بۆچی بگەیتە ئەم دەرەجەیە نەتوانی چارەسەری بکەیت تۆ هەر لە ئێستاوە کات تەرخانکە بۆ خێزانەکەت بۆ منداڵت بۆ هاوسەرت گرنگیان پێ بە وەکو توێژەری کۆمەڵاتی خات و ئارێم لە بابەتێکی خۆی باس لەوە ئەکا کە بەڕاستی لەگەڵ واقعی ئێستا زۆریەک ئەگرێتەوە ئەویش بریتە لەوەی کە بەڕاستی ژینگەی خێزان لەگەڵ ژینگەی کارکردن گۆڕانی بەسەر هاتووە ماڵ بۆتە شوێنی دەمەبۆڵە و ڕاکەڕاک و ململانی و ماندووبوون و شوێنکار بە پێچوانەوە بۆ تو شوێنی ئیسراحەت هەنێ جۆر دایک و باوکمان هەیە لە بەڕاستی ماندوم لە کێشەی مناڵ ماندوم لە ئیشی ماڵ ماندوم لە هاوسەرەکەم کە لێم تێناگا خۆزگە ئەچوومەوە شوێنی کار لەوێ ئیسراحەتێکم ئەکرد و پشوویەکەم ئەیە کە هات و دایک و باوکم شوازەبیکردنەوەی هەبوو بەڕاستی ئەبێ بە شێوازی مامەڵە و پەروەردەکردن و شێوازی گونجانی کاتەکانی خۆی بگەڕێتەوە وەکات تەنخانکە بۆ خێزانەکەی خۆی بۆیە خێزانەکانمان بێتە شوێنێکی ئارام بۆ پەروەردەکردن نەک شوێنێکی ماندوو هیلا چونکە جوانترین جێگا تۆ خێزانەکە کە تا کاتێ دایک و باوک ئەگەڕێتەوە مناڵ ئەگەڕێتەوە هەستی مرتاحی هەستی دەرچوونی هیلاکە لە جەستا هەستێکی دڵخۆشیت بۆ دروست ئەبێک ئەگەڕیتە خێزان بەڵام بەداخەو ئەگەر ماڵ جێگای ئەمە نەبوو تاکەکان لە یەکتری تێناگەن تاکەکان لە ڕووی ڕۆحیەوە زیاتر لە یەکتری دوور ئەکەونەوە خاڵێکی کە خۆشویستنی بێمەرج زۆر گرنگە دایک و باوک خۆشەویستی بێمەرجی هەبێ بۆ منداڵەکەت نەک بۆ نمونە بڵێ تۆ ئەم کارە بکە من تۆم زیاتر خۆشەوێ ئەگەر ئەوەکەی باوکە زۆرتری تۆ خۆش ئەوێ خۆشەویستی مەبەستنەوە بەکردنی ڕافتارێک لەلایەن مناڵ لەبەر ئەوەی منداڵ چی ئەوێ منداڵ دایک و باوکێکی ئەوێ بەڕاستی هاوشانی بێت نە لە پێشیەوە بڕوان نە لە پشتیەوە بڕوا منداڵ کەسێکی ئەوێ کە لی تێبگا هاوسۆز بێ بۆی هاوخەم بێ نەک ئەو کە کەوتە ناو هەڵەیەکەوە تۆ بەڕاستی بیشکێنیتەوە هەرچی شتە بیهێنیتەوە بەسەر مناڵەکە ئەو کام مناڵ هەست بەچی ئەکا هەست بەوە ئەکا تۆ ئەو ئەگەر ڕەفتاری باشکە اینجا تۆ خۆشتەوێ ئەی ئەگەر هەڵەیەکی کرد ئەو کات ترسی هەیە لەوەی هەڵەکە بە تۆ بڵێ کەواتە خۆشویستنی بێمەش زۆر گرنگە لە کتێبی حقوقەکەی خێزانی پێشەنگ ستیڤ ئارکۆڤی زۆر جوان باسی ئەوە ئەکا کە ئێمە هەر یەکەمان خاوەن بانقێکی سۆزدارین ئەم بانقە سۆزداریە بەچی تۆ ئەتوانی پڕیکەیتەوە ئەتوانی تۆ بۆ پاشەکەوتانی هەتا پڕیکەیتەوە ئەو کاتۆ بیتە کەسێکی چی کەسێکی ڕێزدار و خۆشەویست ئەو کا خێزانەکە دەبێتە کەسێکی خێزانێکی ئازاد بۆ ڕادەربڕین و ڕاگۆڕینەوە ئەگەر ڕۆژێکیش من هەڵام کرد بەرامبەر ئەوانی تر بە ئاسانی لێبوردەیی جێگای ئەگرێتەوە و ئەو خۆش بانقە خۆشەویستی ئەو ڕەسیدانی کە من پێشتر سیڤم کردووە لە بانقەکەیە جێگرەوەیەتی بەڵام ئەی ئەگەر من بانقی سۆزداریم بەتاڵ بێ خاڵ
منداڵی بێ ئەو کات بەسیترین شتیش کە لە بەرژەوەندی ئەوانی تر بیڵێم تاکەکانی خێزان بەهەڵە بیری لێ ئەەکەنەوە ئەو کاتە لەوانەشە بڵێن کە دایک و باوکێکی باش نییە کەواتە تۆ تا چەند ئیش لەسەر ئەوە ئەەکەی ڕەسیدی بانقی خۆت لە نێو ماڵەکەی خۆتا زیاکەی خۆشەویستی بێمەرجت هەبێ بۆ هەموو ئەندامانی خێزانەکەت وە خۆشەویستیەکەت نەبەسیتەوە بەکردنی کارەوە زۆر جار ئەمە لە دایک و باوکە بەس ئەبیستین کە ئەڵێ ئەگە بە مناڵەکەی ئەگەر ئەمانە کۆکەیتەوە من تۆم زۆر خۆشەوەیە خواگیان توی خۆش هەنێشت لەمانە کە زۆر بەمان لەوانەیە بەم هەڵەیە تێپەڕی بین بەڵام زۆر گرنگە وریابین لەوەی ئەگەر کردی بێتیشمان دووبارەی نەکەینەوە خاڵێکی کە بەرپرسیارەتی کەسی پێدان لە نێو خێزان زۆر گرنگە بە منداڵ بدرێ وەکو پێشتر وتم پارچەی خێزان وەک پەزڵ وایە تۆ یەکی ئەخەیت کەواتە زۆر گرنگە خێزان بەرپرسیارەتی کەسی باتە منداڵەکان بۆ ئەوەی منداڵ بڕوا بەخۆبوونی لا دروست بێ بۆ ئەوەی تاکێک بێ کە پشت بەخۆی ببەستێ و تاکێک بێ بەرپرسیار بێ بۆ کردنی ئەرکەکانی خۆی کەواتە زۆر گرنگە دایک و باوک بەڕاستی ئەمانە جێبەجێ بکات زۆر شتی کەمان هەیە بەڵام لەبەر کەمی کات من ناتوانم باسی کەم ئەمانە کۆمەڵی خاڵ بوون تۆک و دایک و باوک ئەتوانی لەمانەوە دەست پێ بکەی بۆ ئەنجامدانی پەروەردەیەکی دروست بۆ منداڵەکەت گرنگترین و سەرەکیترین شت چییە بریتیە لە گۆڕینی شێوازی بیرکردنەوەی خۆت وە گەڕانەوە بەهەڵەی خۆت و ئینجا تۆ بتوانی کار لەسەر ئەندامانی خێزان و مناڵەکانی خۆت بکەیت زۆر گرنگە ئەوە بزانی کە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی هێواشە پرۆسەیەک نییە کە تۆ پەلەی لێ بکەیت یەکسەر نەتیجە با بەدەستەوە بۆ نمونە ئەمڕۆ ئامۆژگارێکی مناڵەکەت کەی چاوەڕێبی مناڵەکەت یەکسەر کتوپڕ باش بێ پێویستی بەکاتە پێویستی بە سەبرگرتن و ئارامیە پێویستی بە بەردەوامبوونی خۆتە پێویستی بە پرزانیاریکردنی خۆتە گەڕانە بە دوای معلوماتی تازەیە پرسیارکردنە دەورات بینینە بۆ پەروەردەکردنی منداڵ ئەمانە زۆر گرنگە بۆ ئەپدەیتکردنەوەی خۆت بۆی بتوانی دایک و باوکێکی باش بی بۆ پەروەردە پرۆسی پەروەردە وەکو ئەو دارحەیزەرانە چینیە وایە کە کاتێکە وەک تۆوێکە ئەینێژی هەتا وەکو 4 ساڵ لەوانەیە بیستی بێتان هەتا 4 ساڵ نەمامێکی لاوازە لە ماوەی ئەم 4 ساڵی گەشەکردنیا تەنیا خەریکی ڕێکداکوتینە بە قوڵایی زەویە بەڵام لە 5مین ساڵی ئەم درەختە بە شێوازێکی سەرسوڕهێنەر گەورە ئەبێت کەواتە پرۆسەی پەروەردەیش پێویستی بە ڕەتداکوتینە مناڵ پێویستی بۆیە پەروەردەیەکی جوان بکرێت و هیچ کاتێکیش درەنگ نییە ئەوە مەڵێ من مناڵەکەم گەورە بۆ لە دەستم دەرچوو مناڵیان ئەوانی مناڵیان وردەوانیشی مناڵەکانیان پێگەیشتوترن نەوجەوانن گەورەترن ئەتوانن دەست پێ بکەن هیچ کات درەنگ نییە بۆ پرۆسەی پەروەردە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە بەڵام پێویستی بە تەحمل و وردی خۆت هەیە لەوەی کە بتوانی ئەنجامی بدەیت لە کۆتاییە ئەوەی کە مابێت باسی کەم هەموو یەک لە ئێمە خاوەن دوو بازنەیە بازنەیەکمان ناوی بازنەی بایەخپێدانە بازنەیەکشمان ناوی بازنەی کاریگەرێتیە بازنەی بایەخپێدان هەموو ئەو شتانی من بەلامەوە گرنگە حەزەکەم من هەم بێت بازنەی کاریگەرێتیش بریتە لەوەی کە تۆ کاریگەر بی لە کردنی کار و دەستپێشخەر بی بۆی کاریگەری هەبێت کاریگەریکی باش و نێرێنی بۆ سەر ئەوانی تر ئەگەر بێت و تۆ بازنەی کاریگەریت باشتر بێت گەورەتر بێت ئەو کات و تاکێکی بە دەستپێشخەری دایک و باوکێکی دەستپێشخەری لەوەی کە بتوانی پرۆسەیەکی پەروەردەی باشکەی بەڵام ئەگەر بازنەی بایەخپێدانت گەورەتر بێ ئەو کاریگەریت کەمتر ئەبێ دایک و باوکێکی زۆر ماندووی زۆر هیلاکی و کاریگەری دەرێکی زۆر لەسەر تۆ هەیە کەواتە تۆ دایک و باوک زۆر گرنگە لە جای ئەوەی بۆ نمونە مناڵەکانتان بەنە دەستی ئێمە بنن وەکو توێژەر حەلی گرفتیان کەین تۆ سەرەتا لەناو ماڵەکەی خۆتا بتوانی پەروەردەیەکی دروستی بکەی دواتر ئێمە دەست لە ناو دەستی یەک بتوانین هەمومان پێکەوە کۆمەڵگایەکی تەندروست بنیاد بدەین چونکە ئەم تاکانەی ئەم مناڵانەی ئێستا ئەبنە تاکێک بۆ داهاتوو کەواتە هەتا مناڵێکی باش پەروەردە بکەی تۆ من ئەو کاتە کۆمەڵگایەکی بەڕاستی پەروەردەکرا و جوانمان ئەبێت خۆشحاڵ بووم لەگەڵتانە بووم ئازیزان هیوادارم بابەتەکە جێگەی سوود بوو بێ ئینشاءالله ئێمە لە قوتابخانەی ئاوات ئەکادمی سەرباری لایانی زانستی گرنگیش بەلایانی پەروەردەکردنی مناڵەکان ئەین بەناوی خۆی گەورە ئازیزان زۆر سپاس بۆ مامۆستا خەبات بۆ مامۆستا ژینۆ بۆ ئەو ڕێنمایی و بابەتانی کە باسییان کرد هەموو بابەتانە پێویستی بەوەی کە چەندین سەعات ئیشی لەسەر کرێ بەڵام
ئێستاکە ژیان وای لێ هاتووە ئێمە ئەبێ مەمنونی دایک و باوکێ بین کە ئامادە بێ 2 سەعات بە دیار بابەتێکەوە دابنیشێت کە تایبەتە بە پەروەردەی مناڵەکەی. ڕاستە هەمومان خەمی مناڵەکانمان نەخۆین، بەڵام بە دڵنیاییەوە ئێستاکە ئەوەی کە ئەبینین 67 کەس ئێستاکە ئامادەی موێ بینارەیە، بەڵام لە هەمان کاتا لەوە چێ چەند سەد کەسێکی کە ویست بێتی ئامادە بێت، بەڵام شتێکی بۆ هاتۆتە پێش ئەوی بەلاوە گرنگتر بووە لەوەی کە لێرە ئامادە بێت. ئەمە دەریەخا کە ژیان ئاڵۆز بووە شتانێکی زۆر گرنگ هاتوونەتە ناو ژیانەوە کە تەنانەت کە مناڵەکانمان ئایندەی ئێمن وە لە هەموو شتێک گرنگترن، تەنانەت ئێمە شتانێکی کێن نایڵن لەسەر ئەو پرۆسەیە بەردەوام بین کە مناڵەکانمان بۆ شێوازە پەروەردەکەین کە خۆمان باوەڕمان پێێتی. ئازیزانم لە خزمەتتان نابم. بەڵێ ئازیزان، ئێستاکە باز لەم بابەتە ئەەکەم ئەرکی چارەسازی دایک و باوک بۆ پەربێدانی تواناکان و زیرەکی. خۆشەویستانم، ئێمە ئەرکیشی گەورەمان لەسەر شانە، نەک تەنها بۆ ئێستی مناڵەکانمان، خۆ ئێستاکە کە ئێمە بێتاقەتەمین لە دەستەوەی مناڵەکەمان سعی ناکات فێر نابێت، تەرکیزی نیە، خەیاڵی ئەڕوادایمە خەریکی ئایپاد و مۆبایل و ئینتەرنێت و ئەمانەیە، ئێستاکە بە دڵی ئێمە ناکات. لە ڕاستیە خۆ ئێمە کێشەمان ئەمڕۆ نییە، هەمومان ئامادین ئەمڕۆ لە خزمەت یاوین بە دڵی خۆی، بەڵام ئێمە کێشەمان ئایندەکەیەتی. بۆیە ئەبێ ئێمە ئەو ئەرکە بگرینەوە سەرشانمان کە چارەسازە، واتە چارەسەری ئەم وەزعی پێیە، بەڵام تەنها بۆ ئەمڕۆ نابێت. ئەمە شتێکی مستەقبەلیە. ئازیزان، تەماشاکەن، چارەسەری ئێستەی منداڵەکەت دژوارە. با من ئەم ڕاستیە بڵێم، تو ئێستا مناڵەکەت بۆ نمونە گوێ نایە بە مەکتەب، لە ئێستا نە بە پارە چارەسەر بێت، نە بەوە چارەسەر بێ نەچێتەوە بۆ سەریش، نە بەوە چارەسەر بێ دانیشی 2 سەعات ئامۆژگاریکی، نە بەوە چارەسەر بێ ئەمڕۆ بە زۆر بڕۆی بۆ مەکتەب شکاتی کەی لە ناولولا. بەمە هەرچی بکەی ئەمڕۆ ئەم کێشەیە چارەسەر نابێت. بەڵام ئەکرێ پلانێکی بۆ دابنین، بەرنامەی بۆ دابنین، لە خەمیابین، دوای مانگێکی کە ئەم کێشەیە باشتر بێت، 2 مانگیکە باشتر ببێ یان حەلیکی. بۆ نمونە ئێستاکە تۆ مناڵەکە تەرکیزی باش نییە، ئەمڕۆ دەرمانێ نییە پێی بڵێ تر تەواو نەجاتم بوویت لەمەدا تەرکیزی باشە. کەواتە ئازیزان، دایکان و باوکانی خۆشەویست، ئێمە زۆر جار تەحملمان نامێنەوە دەست مناڵەکانمانەوە کاتێک کە بەو شێوازە ڕەفتار ناکەن کە ئێمەمانەوێت، بەڵام خۆ ئەمە چارەسەرەکە شتێک نییە ئەمڕۆ بتوانین. بۆیە تووڕەبوونەکانمان ئەو ڕەفتارانی کە ئەی نوێنین و دوایی پەشیمانین، تەنانەت باوکی وایە دایکی وایە ئەیا لە مناڵەکەی دوای یەکسەر پەشیمانە. بۆچی پەشیمانە؟ چونکە ئەزانێ ئەو لێدانە لەو کاتە تەنها ڕقەکەی دڵی خاڵی کردوێتەوە، هیچ کات چارەسەری کێشەکەی نەکردووە و پەنای بردوێتە بەر شتێ بەس بۆ ئەو ڕۆژە لەوە چێ کاریگەر بوو بێ. ئەها مناڵەکەی سعی ناکات لێیکی لێ و لێی تووڕە بێ کاتە ژوورێک کتێبە کاتە دەستی مناڵەکە لەبەر لێدان و لەبەر ترسوانە لەوە چێ سعی بکا و ڕۆژە. بەڵام ئەمە ئەوەنی تر کتێبێ بێزرێنێ، مەکتەبێ بێزرێنێەوە، زۆر شتی خراپتر یێنێتە پێشەوە بۆ مناڵەکە. کەواتە حەلەکە ئەوە نییە بە تەمابی بە پەلەپەل بە ڕۆژێ دوان هەفتەیە چارەسەری. حەلەکە ئەوەیە تو ئێستا بیر لە مستەقبەلی مناڵەکەت بکەیتەوە، وە لە ئێستا بۆ نمونە من جاری وای قسەیەک هەیە لە دڵما ئەمێ بۆ مناڵەکەمی بکەم ئامۆژگاریەکە. تەسەورەکەن بە مانگ چاوەڕێیەکەم بەڕێزان، چونکە زانم ئێستا بیکەم هیچ ئیسفادەی نییە لەم دەقەیە، هیچ ئیسفادەی نییە. بۆ نمونە ئێستا تۆ لی تۆڕە بووی ئەڵێ ئەوە بۆ کاتەکوژی بۆ ناچی سعی بکەی، باشە، لەگەڵ ئەوەش بەردەوامە بیت و ئامۆژگاریەکی، ئەو ئامۆژگاری لە شوێن ناگرێت. لەکوێ شوێن ناگرێت؟ ئەو ڕۆژەی کە شتێک بۆکرد، ئەو ڕۆژەی کە یاری لەگەڵەکەی، ئەو ڕۆژەی کە ئەچی بۆ شوێنێکی خۆش لەگەڵیا، ئەو ڕۆژەی کە دەسەکاتە ملت و زۆی، ئەو ڕۆژە فرسەتەکەیە کە تۆ قسە خەیرەکەت بکەیت. ئەگەر تووڕە ئەبین و تەحملمان نامێنێ و قسە ئەکەین، ئەها جاری وایە من تر بۆ نمونە تەحملم نامێنێ قسە ئەکەم، بەڵام یەکسەر پەشیمانە بمەوە، ئەو قسەیە لێرە ئیسفادەی نییە. هەڵی ئەگری بۆ کاتی خۆی بە مستەقبەلی بیرکەینەوە، واتە استراتیژیانە بیرکەینەوە، واتە بیرمان لای ئایندەی مناڵەکەمان بێ. ئەمڕۆ ئێستا هیوا هەیە بەس لەبەر خاتری ئەوەی ئەم ساڵ مناڵەکەی دەرچێ، ڕەفتار و ئەخلاقی مناڵەکەی تێگیاوە، بینی خۆی تێگیاوە لەگەڵ مناڵەکە. ئەمە شتێکە کەڵەکە بووە. ئەم ساڵ تۆ لە پرۆژەیەکی ڕێکپێکە ئەتوانی ئەمە حەلکی،
بەڵام بتێ بە شەق و بە تووڕەبوون و بە ئیغراکردن بڵێ وەڵام دەرچی ئەوە نەبووێنم ئێمە چەندێکە بە ئیهمالی هاتووە ناتوانێت تەرکیزکە ناتوانێت سەرنج بە ناتوانێت لەبەرکە نەباوەڕی بەخۆی ماوە ئێستاکە بەم هەندانە تۆزێ باشترە بێ بەڵام ئەوە چارەسەرێکی زۆر کاتێ ئازیزانم ئارامگر بە وا چاکی مەکە با خراپ نەبێ من بەردەوام لە دڵی خۆمەواڵ سەبرێ هەبێ بەخۆ ماڵم سەبرێ هەبێ ئەمە بەم شێوازە باش سپاس بۆ خوا ئەو شتانەی کە ئیشم لەسەر کردووە هەنێکیان زۆر جوان سەری گرتووە بەڵام چەندین جار خۆتە خۆیتەوە ئێستا ئەوەی دایکە ئەوەی باوکە باش لەم قسانە تێگە خۆتە خۆیتەوە تۆڕە ئەبیت و تۆڕەیەکی خۆتە خۆیتەوە قسێک ئەتەوێ بیکەیت و ئەی خۆیتەوە نایکی و ئەمانە هەمووی لەسەر دڵت قورسە بەڕاستی قورسە یعنی دایکایەتی و باوکایەتی بە هەستی بەرپرسیارێتیەوە زۆر زۆر قورسە بەڕێزان ئێستێمە گاڵتەمان لێ زمانی کۆن خەڵک دە 12 مناڵێ بۆ چێ کۆڵان بۆ یاریکردن و هیچ کێشەی نەبوو دەرەچێت دەرناچێت لە پۆلی چەنە تۆ یەک مناڵە دوو مناڵە بەقەت 20 مناڵ خەفەتیان بۆ خۆت سەردەمەکە گۆڕاوە ئێستاکە لە هەندێک شوێن بەسەر هەر لە عێراق خێزانەکان گەورەترن لە مەنتیقە عەرەبیەکان گوێیان لێ نییە ئەڵێ تر مناڵەکەم ئەمەیان تاقەتی مەکتەبی نییە ناچێتەوە بەڵام ئێستا ئێمە سپاس بۆ خوا ئاستێک لە ڕۆشنبیری هەیە لە کوردستان کە خەمە خۆین بەڵام ماومانە بزانین چۆن خەمەکە بخۆین زۆر جار تووڕە ئەبی تەحملێ نامێنێەوە بەتەمای چاکیگەی خراپیەکی لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئارامگر بیت حەلەکە ئەوەیە یەکێک لە باشترین ڕێگاکان ئەوەیە ناڕاستە خۆ ئامۆژگاری بکەیت ڕۆژێ لە ڕۆژان چیرۆکێکە بیستووە ئەزانی تەئسیریە هەن جاری وای مامۆسایە کە قسەیەکی کردو حەکایەتێکی گێڕاوەتەوە من جاری وا هەیە بابەتەکەم بەلاو گرنگە مناڵەکەم بانکە مەڵێم گوەرە گوێی لێ بگرە سیرەکەی لەو دەقای یاریەکە یەت لە نیمای گوێ بڕوە خەفەتی پێ خۆی کە بە گوێت ناکە سەیری ئەو چیرۆکە ناکە گوێ ناگرێ لە قتەیەکە حەزەکەی بیبینێ تا لەو دەقا تاقەتی نییە بۆیە ئەگەر ڕۆژێک دوو قسەی خۆشە لەگەڵ کرد و تاقەتە هەبوو اینجا ئالەیان کە پێوتوە کەس مۆبایل بەکارنێنێت لەوێ خۆ مۆبایلەکە گری بەدەسەڵ بەرەوە شتێک بێ پیشان بم لە یاسیریەکات کەواتە ئەبێت دایمە لە کەمی نابین کەی قسەکە بکەین بۆ مناڵە ئەمە لەلایەک لەلایەکی تر ناڕاستە و خۆ ئامۆژگاری بکەین ناڕاستە و خۆ کاتێ پێڵی ئەمە بکە ئەو بکە ئەو بکە ئەمە مەکە ئەمە مەکە ئەمە مەکە بەڕاستی ئینسان زۆر ئەم شتانی پێ ناخۆشە با مناڵ بێت و ئامۆژگاری کارەکەش باوک بێ یا دایک بێت زۆر زۆر ناخۆشە ئەتوانی تۆزێ بە پێچەوە ئامۆژگاری بکەیت مەسەڵەن باسی نەفەرێ بکەی ئەڵێ ئەم نەفەرە ئاوا سەرکەوتوو بوو ئەوسا ئەم نەفەرە ئاوایە کرد بەم ناڵێم تۆ وا بکە نەفەرێکە بینی زۆر داماوەڵێ زەنی هاو نەفەرە زۆر گوناحە و ئاوای لێ بەسەراتوە ئەوە زەمانێ بوو دایکی ئامۆژگاریە کرد بەگوێی نەکرد زانی چی ئاوایە کرد تۆ چیەکەین دیمەنێکی بۆینیتە پێشەوە نای خۆی تاوانبارکی نای ڕاستە خۆ لەگەڵ خۆی بۆ نمونە من جارێک وا هەبووە تەسویرێک مێناوتومە بە قڕەکەم وەرە سەیریکە ئەمە نەفەرێکە ئاوای کردو ئەمەی کردووە ئاوا ئەژی هەم چۆن بیرەکاتەوە سیرەکەم دوای نیو سەعداین شوی گوێی لێگرتووە یا ڕۆژێکیان باسی عالمێکم کرد ڕۆشتمە دەرەوە دوایی سیرەکەم دوای 20 دقیقە چارێکی دانیشتە بە دیار محازەرەکەیەوە لە کاتێکە ئەگەر پێم بوو تاوەری گوێ بگرە لە محازەرەیە چەندەها جاریش ئەوم تاقی کردوێتەوە وەرە ئیسفادە ئەکەی لەم قسەیە ئیسفادەیەکی لەم شتە سیرەکی قەتی نییە بەگوێ ناکە کەواتە هەوڵ بە هەمیشە ناڕاستە و خۆ بیری لێکەرەوە جاری وایە شتێک لە دڵتایە ئەگەر زانی ئێستا نازانی ڕێگاکە نازانی کە بەگوێت ناکە سەبر بگرە ماوەیەشیکە فرسەتێک گێتە پێشەوە ئازیزان چی باشە بۆ ئەم مناڵە توانای دەربڕی یەکێک لە گەورەترین شتەکان ئەوەیە تۆ ئەم مناڵەت ڕێزی بگری کاتێ ڕێی خۆیانە خۆ ڕێی مناڵەکەت ڕێیەکی مناڵانەیە ئازیزان ڕێی مناڵەکەت ڕێیەکی مناڵانەیە گوێگرتنی تۆ لە ڕەیە مناڵانەکەی ئەو گەورەیە بۆ تۆ نیشانەی سەبر و تەحمل و تێگەشتن و پەروەردەیە بۆ تۆ یعنی ئەگەر من مناڵەکەم ڕەیەک بڵێ ڕەیەکەی مناڵانە بێ ئەوە گەورەی نییە بۆ من بڵێم جاوەکەی عەقڵ
گەورەی ئەوەیە من تحملی بکەم. ئێستاکە زۆر جار من خۆم ئەگەر بگەڕێم بۆ زمانی مناڵیم، من باوکم نەبوو، باوکم شەیدی کیمیابارانی هەڵەبجەیە و من ئەو کاتە 7 ساڵان بوو، یعنی ئەو کاتە عەقڵم کراوەتەوە، ئیتر باوکم نەبوو. بەڵام بینیومە زۆر جار باوک و دایک لەو زمانی خۆمە کە مناڵەکەیان قسەیشانە کرد ئەیان شکاندەوە. باشە، ئەم شکاندنەوەی مناڵە جاریوە بەس لەبەر خاتری میوانە. ئازیزان، میوان بەڕێزە، ڕێزی میوان ئەوە نییە مناڵەکەت بشکێنی. مەجلیس دانیشتووە مناڵەکەت قسەیەکی گێلانەکە، ئەگەر پێی بڵێ ئەو قسە گێلانە چییە؟ سەبڕۆ دەرەوە دەمەداخ ئەو چییە ئەو قسانەکە؟ چەندین جار دایک و باوکم بینیەوە وا ڕەفتارێک کرد لەگەڵ مناڵەکە، جاریوە لەبەر خاتری من کردویان لە دڵ خۆما وتومە مناڵەکەی شکاند، منی ئازارم پێگەیشتووە. نەخێر، گوێی لێ بگرە، زەردەخەنەیە بکە، قسەیەکی تر بێنە ناوەوە، پێویست ناکات تۆ مناڵەکەی خۆت بشکێنی لەبەری تەریقە بیتەوە مناڵەکە دەوە عەقڵێ ئەو مناڵە. مەجالی بەبا ڕەئی خۆی دەربڕێ. ئەمڕۆ مناڵە ڕەیەکانی مناڵانن، بەڵام توانای دەربڕینی هەبوو سبەی گەورە ئەبێ، سبەی عاقڵ ئەبێ، گەورە ئەبێ، ژیر ئەبێ کە ڕەیەک ئەڵێ ئەو کاتە ڕەیەکی کاریگەری هەیە. بەڵام تۆ لە ئێستا ئەیشکێنی نایەڵی ڕەئی خۆی بڵێ. ئەمە گەورەترین هەڵەیە بەڕێزان، نەک تەنها کەساتی مناڵەکە ئەشکێنی، یەکێک لە گرنگترین تواناکانی مرۆڤ لە ناوە بێت، ئەویش دەربڕینی ڕەیەکانێتی. ئێستا کێ سەرکەوتووە؟ ئەو کەسانی کە ئەتوان ڕەیەکانی خۆیان بڵێن، ئەو کەسانی کە ئەتوان لە شوێنەکانە قسە بکەن لەسەر شت. تۆ بڕۆ ناو کۆمپانیایەک 50 کارمەندی هەیە، مدیرەکەیەت، هەمووی ئەڵێ با قسە ناکەم، کورس پێویستەکە زۆربەی قسە ناکەم. دوانسیانە لە کارمەندەکان قسەکەن، هەڵەسێتەوە جوان بە ئەدەب، ئەزانێ قسەکەی ئەڕازێنێت تۆ ڕێی خۆی ئەڵێ. دوو ڕۆژێکە بیرەکەن و ئیشێ بەنە دەستکێ. لە ناو 50 کارمەندا 2-3 نەفەرمان هەیە زان قسە بکەن، ئیشەکە بە تەکید بەوان ئەسپێر. بۆ چکە متمانە دروستەکە لای دەوروبەر. کەواتە ئازیزان بێڵن با مناڵەکانتان ڕێی خۆیان بڵێن. هەر ڕێی وتنی ئەو نیشانەی ئەوەیە مناڵەکەت بیرەکاتەوە. جاری وایە ئەبێ قسە بکە اینجا بیرەکاتەوە، بێڵە با قسە بکات کە بیرکردنەوە لە هەموو شتێک گرنگترە. توانای بەکارهێنانی سیستەمە ئەلکترۆنیەکان زۆر بەمان هەر لایەنە خراپەکە بینین ئازیزان. زۆر بەمان گلەی یەکەین مناڵەکەمان دایمە کۆمپیوتەر بەکارێنێ، ئینتەرنێت بەکارێنێت، چی بەکارێنێ، مۆبایل بەکارێنێ. ڕاستە کۆنتڕۆڵ نەکردنی ئەمە کارەساتێکی گەورەیە. بەڵام لە هەمان کاتێک کە مناڵەکەت شارەزایە لە بەکارهێنانی مۆبایل، تابلێت، کۆمپیوتەر، ئەمەیکێکە لە توانان لێهاتوویەکانی ئایندە. بەڕێزان لێکۆڵینەوە کراوە، ئامێری پزیشکی دراوەتە دەست پزیشک، سەیرەکەن ئەو پزیشکانە سەرکەوتوترن یاری ئەلکترۆنیان کردووە. ئەمە ناکرێ بەڕێزان هەر ڕێنمایی کارێک و هەر پزیشکێک و هەر مامۆسایە گێتە سەر شاشەکە یەکسەر ڵێ نێڵی مناڵەکەت ئەوە نێڵی. ئەمە سنووری هەیە، لەو سنوورا بوو ئیسپادەی هەیە، لە دەرچوو لەو سنوور زەرەری هەیە. تۆ هەر نەژێڵی بەکاری وێنی زەرەری هەیە. سبەی مناڵەکەت وەکو کوێر دەرەچی هیچ نازانێ، هەر ئامێرێک هەر پرۆگرامی هەر شتێکێتە بەردەسی ئەو نازانێت دوو کلیکە. کەواتە خەتای تۆ بوو ئەم توانایت لە مناڵەکە لەناو برد. کەواتە ئاراستەکردن مویمە. ئێستا دنیا وای لێ ئازیزان، من ئێستاکە گڵۆپی ژوورەکان بە مۆبایلەکە داگرسێەوە بژێتەوە تێگەندەوە. یعنی چی بکەین؟ یعنی ئێستا من بڵێم مناڵەکەم نابێت بەکاری بێنە، گڵۆپەکەی چۆن داگرسێنە، چۆن بکوژێنێتەوە، چۆن شەوقێکی زیاد و کەم بکە. یعنی ئەی خۆمە هێشتا من ژیانێکی پێشکەوتوو ناژیم. ئەی وەرە با بگینە 10 ساڵی تر، با بگەینە 10 ساڵی تر بزانە هەموو شتێک بەوە ناکرێ. حەلەکە چییە بەڕێزان؟ حەلەکە ئەوەیە ئێمە بەرەو دنیایکی پێشکەوتوو ئەچین، ئەبێ ئەم مناڵە پەروەردەیەکی جوان بکەین، ئەخلاقی، تێگەیشتنی، ئەدەبی، توانای دەربڕینی، بیرکردنەوەی، سەرنجی، تەرکیزی، یادگەی، گرنگی بین بە هەموو شتێک، چۆن لە کۆمەلگا خۆیان گونجێنێ، بەڵام زیرەک بێت. بەڵام فێری کەین پەروەردەیەکی جوانی بکەین، خۆی دوایی ئەزانی مۆبایلەکەی باشی بەکاربێنێ. ئازیزان مەرج نییە کە تۆ چەقۆیە بەی بەدەست مناڵێکەوە بیکا بە ورجی نەفەرێکان، نەخێر چەقۆیەکی تر میوەیەکی پێ لەتەکە. کەواتە چەقۆ هەر چەقۆیە، ئەتوانی مناڵەکەت پەروەردەکەی. ئەگەر پەروەردەشی ناکەی، پەروەردەکەی ئیتر دەست مۆبایلەکە،
ئەوە بە دڵنیایی نازانی باش دەرەچێ یا خراپ دەرەچێت نەک هەر خراپ دەرچێت مەرجنیە خراپ دەرچێت ئێستا من خەڵکە ناسم لە ئەڵمانیا لە ئەمریکا گەنجە لە تەمەنی مراهقیایە شەو ڕۆژ خەریکی مطالعەکردن و نوێژ و عیبادەتەکانیشێت کەسیش پێی ناڵێت باشە ئەی ئێمە لە کوردستان بووە ئەزانن کە مکەبەرەی مزگەوتەکانمان گەورەیە ئیتر هەمووی موسڵمانی چاکە هەمومان ئەزانین نەخێت کەواتە بەڕێزان خوای گەورە هیدایەتی ئینسان ئەیە تو ئەرکی خۆت جێبەجێکە من هەمیشە چیرۆکێک زۆر زۆر سەرنجم ڕاکێشە ئەویش ئەوەیە کە خضر لەگەڵ موسا عەلەیهی السەلام کاتێ ئەچن بۆ لادێکە لەوێ خەڵکی لادێکە کەس پێشوازیان لێ ناکە کەسیش نان و ئاویان نایەتێ بەو مانووبوونە خەریکە ئەو شوێنە بەجێهێڵن بەڵام خزرەڵێ بە موسا وەرە باو دیوار ڕاستکەینەوە موسا عەلەیهی السەلام زۆری پێ ناخۆشە ئەڵێ بۆم دیوارە لەم لادەیە ڕاستکەینەوەکە نە کەس نانێکی پیاین نە ئاوێکی پیاین وانە لە دواییە پێڵێ ئەڵێ ئەوە دایک و باوکی ئەڵێ ئەم ماڵە کەلاوەیە کە تۆ ئەیبینی ئەمە هی دایک و ئەمە هی دوو مناڵە لەژێر ئەم دیوارە کەنزەیە واتە ئاڵتون و زیوشت هەیە شاراوەتەوە ئەگەر ئەم دیوارە ڕاست نەکەینەوە خەڵک ئەیدۆزێتەوە ئەیبا بەس بە ئەم دیوارە ڕاستکەینەوە بمێنێتەوە بۆ مناڵەکان بۆ ئەڵێ لەبەروی دایک و باوکیان دایک و باوکیان نەماوە دایک و باوکیان ئینسانانێکی ساڵح بوون سەرنج بن ئازیزان دڵنیا بن ئەگەر ئێمە ساڵح بووین ئێمە چاک بووین ئێمە دوعامان کرد کە مناڵەکانمان چاک دەرچن ئێمە خۆمان ساڵح بووین خوای گەورە خەمی مناڵەکانمان نەخوا کاکە خۆ کەس زمانی ئەوەت ناکات و ئەم شۆ بمێنی من لەوە ئەمڕۆ بمرم ئەی مناڵەکان مەکەونە دەستکێ ئەکەونە دیسان بەر ڕەحمەتی خوای گەورە دەی ئەگەر بێت و من ڕۆژێ لە ڕۆژان لە خەمی مناڵەکان مابوو بم دوعام کردبێ هەوڵم مابێ خۆم چاک بم ئینشاءڵڵا خوای گەورە خەمێکی ئەوانی ژەخ لەبەرەوە بەڕێزان ئەتەوێ مناڵەکە و چاکەی ناکرێ خۆ دەیمالکەیت و بە زۆر و بە شەق مناڵەکەت چاکی حەلەکە ئەوەی خۆت چاکە ئیش چاکە بێت بەڵام ئیتر مەرج نییە یعنی کاتێک ئەڵێن مەرج نییە واتە مەرجیش نییە کە تۆ ئەگەر ئینسانێکی ساڵح بووی ئیتر بە تەئکید بەڵێ مەرج نییە کە تۆ ئینسانێکی ساڵح بووی ئیلا مناڵەکەت ساڵح بێ یان شتێک بەڵام ئەگەر تۆ ئینسانێکی ساڵح بووی بە احتیمالی زۆر ئاراستی مناڵەکان بەرەو باشە کەواتە یەکەم خۆت باش بکەی دووهەم لە پەروەردەکەشە پەروەردەیەکی باش بگەێنیت عەقڵی مناڵەکەت بکەیتەوە خۆشەویستانم ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانمان تواناکانیان باش بێت یەکێک لە شتە زۆر زۆر بەسیتەکان من لێرە پێم ناخۆشە کە لێرە دوکان و شت وەکو لای خۆمان تۆ لە کوردستان زۆر باشە کە مناڵەکەت بنێری شت بکڕێ مامەڵە بکات بزانێت چۆن پارە خەرجەکە بزانێت شتەکان سعریان چۆنە ئێمە وا پەروەردەکراوین شەرمن بووین گوێمان لێ نەبوو دوکاندارەکە چی بوودا پارەکەمان یایە دەستی و نەشمانەزانی کە ئەو شتەی ئەم ئەیاتەوە دەستمان ئیتروامان نزانی تەواو یعنی ئەگەر لێشی تێک چوایە ئێمە پارێکی کەممانە بردەوە بۆ ماڵەوە نییە بەڵام ئەمە غەڵەتە باش وایە مناڵەکانمان فێرکەین بچن مامەڵە بکەن فێر ببن شت بفرۆشن فێر ببن شت بکەن زۆر زۆر ئیسفادەی هەیە زۆر ئیسفادەی هەیە ئەو مناڵە بزانێت چۆن مامەڵی پارەیەەکە قەدری پارە بزانێت مناڵەکانمان زۆربیان قەدری پارە نازان شتی گرانی بۆ بکڕی شتی هەرزانی بۆ بکڕی نازان ئەمە یەکێک لە هەڵەکان کە بەردەوامین لەسەری بەڵام ئەوانەی کە لە کوردستانن ئەتوانن بە ئاسانی ئەمە حەلکەن کە هەوڵ بن مناڵەکان فێری ئەو توانایە بن چکە بەڕاستی دوایی گەورە بوو نازانێت لەسەر بەسیتترین شت داوای مافی خۆی بکە کەواتە یاریکردنیش بۆ خۆی شتێکی زۆر زۆر باشە یاریکردن ئینسان فێری قانونەکە بەڵام هەنێ شت هەیە
تۆ لە بەردەستە دوکانێکە ئەینێری ئەڵێ وەڵا نەچێت تەماتەکە بکڕێ لەبەرەوەی نازانێ ئەی خەڵەتێن شتی خراپێنێ قەی چێکە تەماتە بۆ نمونە تۆ ئیکڕی بە 1000 با بڵێ 2000 با ئەگەر 10 جار بینێری تا فێرە بێت تەماتی باش بکڕێ تۆ 200,000 زەرەرەکە بەڵام کاتێک کە تۆ ناینێری تو ئەڵەی نازانێ ئەی خەڵەتێنن بۆ هەموو عمری باوەڕ بەخۆبوون لە دەسەیە ئێستا سەدان ماڵ هەن لە کوردستانە کچەکانیان و کوڕەکانیان گەشتونەتە 18 ساڵ و 19 ساڵ و 20 ساڵ ماڵەوەیان متمانی ئەوەیان پێ ناکەن بیان نێرنە خوارەوە لەبەر دەرگاکە لە ئەو سیارەی کێ سەوزەی پێیە 2 دەسک سەوزە بکە ئەمە ئەزانین تۆ چکارە ساتێک ناوەتەوە لەبەر خاتری چێشتەکەت مناڵەکەتت پەروەردەی مناڵەکەتت تێیگیاوە قەی چێکە با 10 جار سەوزە بۆ بکڕێ خراپ بێت بۆیە ئازیزان ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان شت زۆرەکە لەسەری بڕۆین بەڵام بەداخەو کاتکەمە شتێکی تریش ئازیزان توانای بەخشین خی گەورە لە قورانە بە وازحی ئەفەرمێ ئەوانەی کە بە ئاشکرا و بە نهێنی ئەبەخشن تۆش بە ئاشکرا و بە نهێنی ببەخشە یەکێک لە ئاشکراکان لای مناڵەکەتا بیبەخش یان باسیکە کە ئەم شتە زەرورە ئەبێ بیبین بۆ ماڵە فەقیرانە بۆچی بۆی ئەویش فێر ببێت بەخشین زۆر گرنگە مناڵەکانمان فێرکەین ڕەزیلانە بیر مەکەنەوە وا بزانی مناڵەکەت سبەی شتێک بۆ کڕی ئەیا بە یەکێک ئەڕوا با بڕوا با فێر ببێ بەخشێ چونکە بەخشین ئینسانی گەورە دروستەکە بەڕێزان هیچ کات مرۆڤی بەخشندە مرۆڤێکی فاشیل و داماو نییە هەمیشە بەخشندەکان مرۆڤانێکی بەڕێزن گەورن کاریگەرن بەسوودن تۆ عاقبەتی مناڵەکە تێلا گرنگ بێت سبەی ئەم مناڵە گەورە ئەبێ بەڵام فێری کە دەست بڵاو نەبێت دەست بڵاوی جیایە بەخشینیش شتێکی کرد خۆشەویستانم ئێمە زیرەکی جۆرا و جۆرمان هەیە هیچ زیرەکێک بەکەم مەزان سبەی هەندێک زیرەکی هەیە فریای ئەم مناڵە کرد بۆ نمونە هیوا هەیە لەوە چێت نەتوانێت زۆر زیرەک بێ وەکو ئەوی کە لە بیرکاری و لە کوردی وانە باش بێ بەڵام مەناعەتی نییە کامێری مۆبایلەکەی بکاتەوە 10 دقیقە قسە بۆ بکە ئێمە زۆرێکە لە توان بچێ بۆ سەیران یەکسەر ئەتوانێ بڕوا جۆلانەیەکە بۆ دروستکە ئەمە توانە جۆرێکە لە زیرێکی لەبەرەوە هەموو شتێک مەڵێ خۆزگە بۆ فلان شتیش ئەوەنە ئازا بوویتە زۆر جار وا ئەوترێ ئەڵێ خۆزگە بۆ سعیەکانیش ئەوەنە ئازا بوویتە نە تۆ ئەم نەفەرە ئەم توانایی سبەی گەورە بوو لەوە چێ لەویا تواناکەی دەرکەوێت لەوە چێ لەویا جێی خۆی بکاتەوە ئازیزانم زیرەکە جۆرا و جۆرەکان بیردۆزێکی تایبەتە من بە کۆرسی تایبەت وتومەتەوە بەڵام تەنها لێرە ئەوە ئەڵێم کە هەر توانایەکی مناڵەکەت قسەکردنە شت چاکردنەوەیە شتکڕینە دروستکردنی جۆلانەیەکە هەر شتێکی باشی کرد باش یعنی شتێکی کرد کە چاک بوو زیرەکانە بوو تۆ لەوێوە فرسەتە پێی بسەلمێنی بەڵێ تۆ ئەتوانیت ئەمە زۆر مهم ئازیزانم بە یاریکردن ڕاهێنانەکانی سەرنج و تەرکیز و یادگا کە لەگەڵ مناڵەکەت بۆ نمونە بە مناڵەکەت بڵێ وەرە ئێستا ئێمە 20 کەلیمە ئەنووسین ئەم کەلیماتانە لەسەر کاغەز ئەنووسین تێکەڵ یەکەین دوودوی خێنە پاڵیە باشە دوایی سەیریانەکەین و دایان ئەپۆشینەوە بزانین کێ لە بیریەمێن ئەمە یاریکی زۆر سادەیە وەرە لەگەڵ ئەم مناڵە یاریکە ئەمە یاری فێری یادگەیەکە یادکە بۆی سەرنج بە بۆی فێر ببێ لە بیری بمێن یاری هەیە تایبەت بە مێشک و یادگە بۆ نمونە لە مۆبایل و شتا هەیە مناڵەکە هەر یاریەکە بەڵام ئەم جۆرە یاریە ئەگەر بیکی بە عادەت بۆ ئەو باشترە لەوەی بڕوا یاریێکی کە بکاکە خراپ بۆ نمونە تۆ بابەتی تەرکیز عادەی یەڵا بە مناڵەکە دەڵێ کێ ئەتوانێت لە 100 بژمێرێ بۆ 0 لی تێک نەچێت ئەمە یاری تەرکیز ئەمە بۆ تۆش باشە بۆ مناڵەکەش باشە دانیشە عادەی یەڵا کێ توانێت بە سەریعی لە 100 بژمێرێ بۆ 0 لی تێک نەچێت
ساد 9 ئەبەو شێواز ئەمە یاریە زۆریش باشە. بۆ نمونە یادگە کۆمەڵی ڕسم هەیە، ئەتوانی هەر بە مۆبایل بچیتە سەر ڕسمەکە، ئەتوانی ڕسمێ بێنیت، بڵێ ئادەی یەڵا سەیری ئەەکەین بۆ ماوەی چەندێک تا دەژمێرم سەیریەکەی، دوایی هەر کەس لە وەرەقەیەکە بینووسێت چیتان بینی لە ڕسمەکە. ئەمە یاریە، بەڵام یاریەکە تایبەت بە مێشک. مناڵ مرج نییە تۆ بێ قسەی بۆ بکەیت و تێگەێنی یادگە چیە ئەوانە، ئەبێ بە عەمەلیشتی پێ بڵێ. خۆشەویستانم، من لێرە ئێمە کۆتایی ببورن کە ئێمە کاتێکی زۆری ئێوەمان گرت، هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێ. لەم کۆتایە ئەمە پێتان بڵێ لە ئاوات ئەکادمی 2 ساڵە ئێمە بیر لەم پرۆژەیەکەینەوە، بەڵام بۆچی جێبەجێمان نەکردووە؟ لەبەرەوەی مناڵ حەساسە، پێویست بوو ئێمە پلان و بەرنامەمان هەبێ، بیرۆکەی باشمان هەبێ بۆ ئەوەی کە کەسێک لە قۆناغەکانی بنەڕەتیە بتوانین وەریگرین بە ئۆنلاین، چکە لە سەرەتاوە کێشەمان ئەوە بوو چۆن ئەم مناڵە بە ئۆنلاین بخوێنێ. بەڵام ئێستاکە حەلەکە ئەوەیە بەڕێزان، تۆ ئەم مناڵەت ماوەیەکی زۆر مۆبایل و کۆمپیوتەر ئەمانی هەر بەدەستەوەیە، با لەناو ئەو ماوەیە هەندێکی بۆ بگەڕێتەوە بۆ دەرس خوێندن و بۆ فێربوون. واتە مەرج نییە بۆی زیادکەی لە کاتی بەکارهێنانی کۆمپیوتەر و مۆبایلەکە کەمە بێتەوە بۆ ئەم پرۆگرامی ئێمە. ئەمە بۆ خۆی شتێکی باشە. وە شتێکی تریش ئەوەیە ئێمە لەم ماوەیە خوێندکاری دەرچووی 6 و 7 و 8 وەرەگرین، واتە ئەوەی ئەم ساڵ لە 7، ئەوەی ئەم ساڵ لە 8، ئەوەی ئەم ساڵ لە 9 وەریان ئەگرین بۆ توانای چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە و باشکردنی ئینگلیزی و عەرەبی بیرکاریەکەیان. باشکردنی ئینگلیزی و عەرەبی ئێستا بۆ نمونە بۆ ئامادەیی حەقمان نییە بەسەر ئینگلیزی و عەرەبی بیرکاریەکەەوە، مەگەر یەکێک تایبەت بۆ ئامادەیەکە بێت فێریکەین کە چۆن سەعی بکا بۆ مەکتەب. لە بنەڕەتیەکە مەجبورین لەگەڵ پەروەردەیە فێریکەین و توانای تەرکیز و یادگە و سەرنجدانی زیادکەین، شێوازەکانی سعیکردنی فێرکەین. مناڵ هەیە هاتۆ بۆ لای ئێمە وەرزی یەکەم بەردەوام سعی کردووە دەرەجەکانی نزم بووە، وەرزی دووەم لای ئێمە تەنها 10 هەفتە خوێندوێتی، دایکی ئەڵێ مامۆستا ڕێک ئێتەوە کتێبەکان دائەنێ نایگرێ بەدەستێت تا بەیانی ئەچێتەوە بۆ مەکتەب، ئەڵێ من لەوێ کە گوێگرم لە مامۆستا هەمووی لەبەرەکەم، یعنی هەر بەدەم گوێگرتن لە مامۆستا هەمووی لەبەرە. بۆ لەبەروی لای ئێمە 10 هەفتە دەرسی خوێندووە، تەمرینمان پێ کردووە. ئینشاءالله ئەم پرۆژەیە لە ئەمڕۆ ئاگادار بن تەلەبە وەرەگرین بۆ تەلەبەی 7 و 8 و 9 و ئێمە لەگەڵ ئەم پرۆگرامە کۆمەڵی ڕێنمایی بابەتی گرنگمان بۆ دایکان و باوکان ئەبێت. بەڵام ئیتر کاتێکی زۆر بۆ مناڵەکە دائەنین ڕۆژانە فێری چۆنیەتی سعیکردن، نەک سعی پێکەین، فێری چۆنیەتی سعیکردنی، فێری چۆنیەتی فێربوونی ئینگلیزیەکەین، فێری چۆنیەتی فێربوونی عەرەبیەکەین. پرۆگرام و مەنهەجی شێخینە بەردەست، خۆی ئەتوانێت مەنهەجەکان تەواوکە. ئەوەی کە ئێمە لەم پرۆگرامە فێری مناڵێکی ئەکەین بە دڵنیایی بە ناوهۆڵ ناکرێ ئازیزان، ئەو من دڵنیاتانەکەم. یعنی هیچ دەستگایەکی پەروەردەیی ناتوانێت ئەوە بکە کە ئێمە ئەیکەین بە ئۆنلاین، ئەو ناتوانێت لە ناو هۆڵا ئەوە بکە. ئەوە لە پرۆژەی دیپلۆمی وەرگێڕان سەلماندوومانە، لە پرۆژەی چالاکردنەوەی مێشک سەلماندوومانە، ئەوەی لە ئاوات ئەکادمی بە ئۆنلاین کردومانە هیچ دەستگایەک ناتوانێت لە هۆڵ و بە پارە و بە بودجەیەکی زۆرەوە بیکات. هۆکارەکەش جۆرە و جۆرە. یەکێک لە هۆکارەکە ئەوەیە ستافی ئاوات ئەکادمی هەموو هەوڵی کەسەکەیە، یعنی ئەوە لە فیدباکەکانەوە ئاگادارن، ئەزانن کە ئێمە هەموومان دائەنیشین ئەبێ ئیلا گۆڕانکاریی گەورە لەم کەسا دروست ببێت و لە هەمان کاتە ئەو پرۆگرامە لە دەستی دەرناچێت، هەمووی بەڕێکپێکی لە بەردەستایەتی و بەردەوام هەموو هەفتەیەک تێست و کویز و لێپرسینەوەیە و شتێکی فێرەکەین لە واقعی ژیانیان یەکسەر بتوانێت جێبەجێکە. من لێرە ئێمە کۆتایی بابەتەکەم ئازیزان و خۆشەویستان لەخوای گەورە داواکارم کە ئەمەی پێشکەشمان کردووە جێی ڕەزامەندی ئەو بێ و ئێوەش ڕازی بوو بن و ئیسفادەی هەبوو بێ. کاتێکی زۆر کەم ماوە، تەنها 10 دقیقە ماوە کە ئەگەر هەر کەسێک هەر پرسیارێکی هەبێ هەر شتێک لە خزمەتیابین. الو مامۆستا گیان، سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.
عليكم هیوادارم السلام ساغ ورحمة سەرکەوتوو الله بن. وبركاته. عليكم السلام سەرچاو. برای بەڕێزی مامۆستا گیان منداڵێکم کچێکم هەیە دەرچووە بۆ نۆ. بەڵێ خی گەورە لێتان نەسێن. پاسب دەکەم لەگەڵ منداڵەکانی ئێوەش ئینشاءالله بەشدارە لەو پرۆگرامی بەهێزکردنی یادگە و بیر و هۆش. بەڵێ هەر ئەوەی جەنابەت ئێستا باست کرد یان بۆ ئەوان سپێشەڵ و تایبەتە بۆ ئەوان سپێشڵ و تایبەتە ئەوانەی کە قوتابی 7 و 8 و 9 ئەیان هێنینەوە بۆ ئەم پرۆگرامە ئینشاءالله. دەست خۆش بێواتە پێویست ناکە بە تایبەت پرسیار بکەین و تەلەفۆن بکەینەنی ئێوە خۆتان ئەیانێنەوە بۆ تایبەت ئەوانەی کە بەشداری چالاکردنەوەیان کردووە ئینشاءالله خۆمان لە خزمەتیان ئاوی. دەستان خۆش بێ ساغ و سەرکەوتوو بن با لە کاتان نەگرم جێگای شانازین سەربەرز بن. زۆر سپاس. ئەلو مامۆستا گیان گیانی من فەرموو. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام ورحمة الله. مامۆستاوە دەستخۆشت لێ دەکەم ڕاستی شتێکی جوانە خزمەتێکی بێ بەرامبەرە خوا خێرتان بنووسێ و بۆ ڕۆژی دوایتان. وەڵای من پرسیانێکم هەبوو مامۆستاکان. گیانی پرسیارەکەمان بەس دەی بۆ تۆ بیانەوانەی پێشەش قسەیان کە دەتوانین لە ئەوانیش بپرسین. بەڵێ فەرموو لەوانیش دەتوانین بپرسین. وەڵای پرسیارەکەی تۆ ئەوە بوو گوتمان بۆ منداڵی 1 هەتاوەکو 6 چۆن یادگە بەهێز بکەین. جاری وا هەیە منداڵی وا هەیە بخۆ مامۆستام داکو باوک لێم دەپرسی دەڵێ مامۆستا کۆمپیوتەرمان هەیە منداڵەکان لە پۆلیەکە خەیاڵی وا دەڕوا بەنا کۆمپیوتەرەکەی دەکەوی نازانی بانگی دەکەی گوێت ناداتێ زیرەکیشە منداڵەکە ماشەڵڵا لە مەکتەبێ زیرەکە. بەڵێ جا بڵێن چ بکەین بۆ ئەوە یادگەی بەهێزکەین یان ئەبۆلی کۆ ئەو کۆ تەرکیزی ڕێکخەین. وەڵام من پێشنیارم ئەوەیە کە دایک و باوکەکە ئەگەر لەم بوارە شارەزایی پەیاکە ئیتر هیچ کێشەی نییە. یعنی حەلەکە ئەوەیە کە دایک و باوکەکە خۆی بێت بابەتەکان بخوێنێ و جێبەجێ کە لەسەر مناڵەکەی. ئێستا ئێمە چەندین دایک و باوکی وامان هەیە خۆی یەت پرۆگرامەکە ئەخوێنێ چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بە ئومێدی ئەوەی کە ئەو شتەی ئەی خوێنێ بۆ ئاستی مناڵەکە بیگوازێتەوە تەطبیقی کا لەسەر مناڵەکە و زۆر دایک و باوکیان کردووە و بەڕاستی ئەنجامی باشی هەبووە. ئەنجامە بەسمەوە ئێستا ئێمە دوورین لێ بەڕێستان ناتوانین خۆ لە سلێمانی بەس بە ئۆنلاین دەتوانین ئێمە شوێنمان نییە ئێمە هەر بە ئۆنلاین دەرسەڵینەوە. دایک و باوکەکە بەشداری چالاکردنەوەی مێشکەکە بە ئۆنلاین دوایی خۆی لەسەر مناڵەکەی جێبەجێەکات. ئەنی بۆ گەورەکانتان هەیە بۆ منداڵم زین بەس بە مناڵاتان نەنا ئێمە لە تەلەبەیەکی ئەوە تا ئێستا لە حوتەوە هەمانە هەتا وەکو مامۆسایەکی زانکۆ پرۆفیسۆرێک بەشداری کردووە. یعنی ئێستا لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک دنیای تەلەبەی جامیعی تایە تەلەبەی ئەعدادی تایە مامۆستا و مدەڕیسی تایە تەنانەت چەندین کەسی تایە مامۆستای زانکۆن چەندین پزیشکی تایە. یعنی پرۆگرامەکە سپاس بۆخوا هەمووشیان لێ ڕازین و هەمووشیان بەشداریان کردووە و ئیسفادەشیان لێت. وڵای پرسیارێک دووەمیشمان بۆ مامۆستا خەبات پرسیانە بەس لەوەی نزیکە دەفەرمێ ئەو کارامایانە چین کە بەکاریان بهێنین بۆی منداڵەکانمان لە خۆناغی 1 تا 6 یان 7 بۆ 9 هەر یەکان ئەنی بۆ خوان کارامەیەکی تایبەتیان هەبێ بۆ خوێندن چکە ئەو فڕق فەردی هەیە بەس کارامەیەکیان پێ بگوترێ باشتر تایبەت بە 1 بۆ 6 ئەوش هەردێ بەخول بێ. مامۆستا خەبات مەگەر باڵێ مامۆستاجان مەگەر بەڕێز وەڵام بیتەوە. ڕاستێکی ئوستازگیان ئێمە درێژایی عادەتەن ئیش لەسەرکردین با بڵین دوایەوەی لێ هاتووی مناڵەکە دەستنیشانەکەی ئێمە بە پێویستەکان لە کۆرسێکی تایبەتە ئیش لەسەر مناڵەکە بکەیت چونکە بتێ و نەتەوێ کاتێکە ئەتەوێت هەر گۆڕانکاری لە مناڵەکە بکەی پێویستەکات بە بەردەوامی ئیشی لەگەڵا بکەیت نەک ئەوی یەکجار دانیشی لەگەڵ مناڵەکە بۆن مناڵێتەوێت مناڵەکە لە قسەکردنا لاوازە ئەگەر با بڵین ئیش لەگەڵاکردنی بەردەوام نەبێ ناتوانانی ئەم مناڵە با بڵین توانای قسەکردنی باشکەی ئەگەر مناڵەکە با بڵین باوەڕ بەخۆبوونی لاواز بێ ئەگەر ئیش لەسەرکردنی بەردەوام نەبێ ناتوانین ئەمە بکەین واتە ئەبێ یەکەم دەستنیشانی ئەو بکەین بزانین ئەمانوێت شتێک لە مناڵەکات با بڵین گۆڕانکاری تا بکەین و دواتریش با بڵین ئیشکردنێکی بەردەوامێوێ.
وڵای پرسیارێک لێ ئێستا زۆربەی زۆر بنداڵی ئێستا هەم تەواویشە بەس فرە جوڵەیە چی بۆ بکەن باشە وەکو پرسیارانی زۆر دایک و باوی ئەمە مامۆستایان لێمان دەپرسن منداڵەکەمان جوڵەی زۆرە ئۆکۆڵێ زۆربەی جار ئەمە دایک و باوەکان ئەڵێن کاتێکە واڵێن بەراوردی گەورە ئەکا بە مناڵ یعنی من هەمیشە بە نمونەیەکە هێنمەوەڵێم چەندێک نائاساییە من بێم بۆ میوانی بۆ ماڵی ئێوە لەو کاتە دانەنیشم لە ماڵەکە و بێم و بڕۆم ئەوەنە ئاساییەم بە مناڵێ بڵین وەرە دانیشە و تاکو با بڵین میوانەکانە سنوۆشەی خۆتان نەجوڵی چونکە مناڵ خاوەنی تاقوتوانایەکی زۆرە ئەمە خۆی بە جوڵە خاڵیە بێتەوە بەڵام ئەبێت و کاتە بۆ شێوازی تەنزیمات لە خزمەتانە بەڕێزان ئەو بەڕێزانەی دەستیان هەڵبڕیوە محەممەد جەبار بەڵە فەرموو سلام علیکم. علیکم سلام و ڕەحمەت باش مامۆستا مەمنون زۆر سپاس لە خزمەتتین سلامت بیاخوا مامۆستا ئەمویست بە تایبەت قسە لەگەڵ تۆ بکەم بەسەر چاو کاک محەممەد گیان لە پەیجەکەوە ئاگاداریان کە بڵێ داوام کردووە منش لە خزمەت تا بم مامۆستا بە مامۆستا ئومێدم وت ئەوەی نەفەرەکان داخلەکە نامەی بۆ بنێرە لینکی تەلگرامی خۆتی بۆ بنێرە بڵێ بینێرە بۆ مامۆستا ئاوات خۆی وتوێتی نردوومە و شاتیشم نردووە لە تەلگرام بۆ تۆم نردووە بەس وەڵامت نییە وەڵاهی من ئێستاکە بە هەموویان یعنی بە ئینستاگرام و بڵێم بە مێسنجەر و بە تەلگرام و بە ئەو چاتانی تریش بە سەدان نامم بۆ هاتووە یعنی بە هیچ شێوەیەک ناتوانم وەکو بڵێ دانیشتم بە دیاریەوە یعنی ئەگەر ئێستا دانیشتم بەس جوابی نامەی تەلگرام بەمەوە تا 3 مانگی کە لەو چێ نەتوانم جواب بەمەوە ئەوەندە ماشەڵڵا نامە هاتوو بە تایبەتی گروپەکانی زۆرن یعنی تۆ حسێب کە ئێستا من دەرس بە نزیکەی 4-5 کەس هەڵێم دەی تۆ هەیەکی یەک سەلامیش بکە من چۆن بتوانم فریاکۆم جواب بەمەوە نییە من داوای لێبوردن نەکەم بەس بە ئێستا بیدۆزمەوە تەلگرامەکەت بە ناوی کێوەیە کاک محەممەدیان تەلگرامەکەت بە ناوی کێوەیە تەلگرامەکەم بە ناوی خۆمەوە هەر بەو ناوەیە کە لەسەر ئێرێ محەممەد جەبار بەسەر چەم مامۆستا پرسیارشم هەبوو جانی من فەرموو لەسەر ئەوەی کە من تەلەبەی پۆلی 11 بوویمە پۆلی 12 ئەمەوێت بەژاری لە خولی لەو قولەیە کە ئەنگۆ کردی تۆ لۆ تەرکیز و لۆ یادگە ئۆشتانە ئەمەوێت بەژاری بکەم بەس نتوانم چۆن کە بەژاری بکەم ئایا کەنجی خولەکە ئەکرێتەوە ئێستا تۆ تەلەبەی پۆلی 11 ئەم ساڵ مەکتەبت تەواو کردووە وایە بووم بە 12 بەڵێ بووی بە 12 ئەتەوێ بەشداری پرۆگرامی چالاکردنەوە بکەین بەڵێ وام بزانم لە بەیانیەوە ڕیکلامدا ئەبەزێنن 10 ڕۆژیکە گروپی تازە وەرەگری 10 ڕۆژیکە بەڵێ یعنی ئەبێت تۆ ئەمڕۆ لە بەیانیەوە نامە بنێری بڵێ من بەشدارە بم گروپی نۆ ئەگەر هەڵم نەکردبێ ئەم 10 ڕۆژە ڕیکلامەکەن و گروپی نۆ وەرەگیرە ئینشاءالله بەس من ئەو تا تەلگرامەکەت نادۆزمەوە ئازێت کێشی نامەیەکم بۆ بنێری هەرێستا بەڵێ ستالۆتەنێرم بەسەر بەڵێ بەڕێز حوسنا السلام عليكم مامۆستا چۆنی باش انشاءالله سلام مامۆستا حوسنا لە خزمەتتین مامۆستا ئەزیەت نەبێ دوو پرسیارم هەبوو چون دایکێک یان باوکێک هاندین بەشداری لەم جوراوی بینەرە و پرسانە بکەن بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان بە تایبەتی ئەوانەی کە بە جوورێک لێتی ئەگەن تۆڕە ئەبن ئەوە هەست دەکەن کە نازان پەروەردەی مناڵەکان ئێمە هەست دەکەین ئەوە نازان پەروەردەی مناڵەکانیان بکەن لەبەر ئەوە پێیان ئەڵێ ئەم جوورە چون پرسیارەکەی تریشم دایک و باوکێکە زۆر بۆ نمونە گلەیی لە مناڵەکانیان بکات ئەم شتە چەندێک کاریگەری دەبێت لەسەر دەوروبەریان ئەمە بەس مناڵەکانیان نییە چونکە 100% کاریگەریەکی زۆر لەسەر مناڵەکانیان دەبێت
بەڵام کچ و کوڕێک بوون هێشتا سەرگیریان پێ نهێنەوە و دەبینن دوای کۆکێک بەردەوام گلەی ئەوە لە مناڵەکانیان ئەکەن سبەی کە ئەویش دوای کۆکێکی وە دەرچن یانیش بێت تحمل بن زۆر گلەیەکەن ئەوانیش دەستەکان خۆش بێ خۆمس دەستەکان خۆش بێ زۆر سپاس مامۆستاجان بەنسبەت ئەوەی کە ئێمە چۆن قەنەعەت بە دایک و باوکێ بکەین بێت بەدەم ئەم شتانەوە ڕاستیەکی ئەگەر پێی بڵێ سیمینارێک هەیە لەسەر پەروەردەی مناڵ وەرە بەشدار بە ئەڵێ یعنی من نازانم پەروەردەی مناڵەکەم بکەم یعنی ئەمە تێگەشتنی بەداخەوە لەوە زۆر دایک و باوک وا بیرکاتەوە بەڵام ئەگەر بڵێ ئەم شەو وێبینارێک ئەکرێ ئەها یەک شتی باسکی بڵێ ئەم شەو وێبینارێک پێشکەش ئەکرێ باسی ئەوەکە ئەڵێ ئەگەر یەکێک مناڵێکی هەبوو کێشەیەکی وای هەبوو حەلەکەی چییە یعنی مەجبوری وەکو چۆن کۆمپانیایەک ڕێکلام بۆ بەرهەمێگەکە مەجبوری بە جۆرێک قەنەعەت بەم دایک و باوکە بکەین بیر لەوە نەکاتەوە بڵێ وەڵا ئەوە مەبەستی ئەوەیە بۆ نمونە تۆ تەلەفۆنەکەی بۆ نەفەرێ ئەڵێ دوو مناڵی هەیە بۆ نمونە سەردانی ماڵیانەکەی ئەوانە ئەگەر پێی بڵێ ئەم شەو وێبینارێک هەیە لەسەر پەروەردەی مناڵ بۆ تۆ باشە ئەڵێ یعنی من نازانم پەروەردەیکەم هەیە ئەبلم جۆرە بیرەکاتەوە وەکو ئاماژەت پێک بەڵام ئەگەر پێی بڵێ ئەم شەو وێبینارێکی گرنگ هەیە باز لەوە کاکە دایک و باوک چۆن کێشەی تەرکیزی مناڵەکە چارەسەرکە یان بۆ ئەو دایک و باوکانی کە مناڵەکەیان سەرنجی خراپە خەتاکە نەکەی بەهی دایک و باوکەکە خەتاکە بکەی بەهی مناڵەکە بۆ مناڵی تۆ مناڵێک هەبوو ڕۆژێک لەی تەکردێ ئەڵەی نازانێ مناڵەکەم سعیکە وێبینارێک هەیە لەسەرەوە ئەوان باس لە حەلی ئەو مۆزوعاتە ئەمە ئەگەر بەو ئوسلوبە قسە بکەی خەتاکە بنیتە ملی مناڵەکەی لەوە ئەچێ بێ بەدەمیاوە یان ئەگەر فەنێک بدۆزیتەوە وەکو چۆن کۆمپانیایەک ڕێکلام بۆ شتێکەکە ناڵێ بۆ نمونە گسکێکمان دروست کردووە بۆ ژنی تەمەڵ زۆر باشە یەک دقە ماڵەکەی پێگسکە جوابێ هیچ نێ نایکرێت بەڵام پێی ئەڵێ تۆ خانمێکی بەردەوام عەزیەتی کێشی شایانی باژیانێکی باشتری بۆچی وەنە عەزیەت کێشی وەرە گسکێکمان دروست کردو پێویست ناکات تۆ ئاوا خۆمانووکی لەگەڵ ئەو کومبارە لەگەڵ ئەو قەنەفەیە وەرە سەیرەکەی ئوسلوبێک بەکارێنێ دایکەکە بە شانازیەوە ئەڵێ من ڕۆشتوم ئەو گسکەم کڕیوە ئەوەنە دۆلارم پێیاوە کەواتە ئەبێ بۆ مۆزوع پەروەردەیەکانیش بۆ مەسەلەی دایک و باوک ئەوانە هەر ئەو ڕێگایە بگرینە بێت ئەمە یەک دوو ئەوەی کە کاتێک کە دایک و باوک بەردەوام گلەی لە مناڵەکانیانەکان ئەم مناڵانەش فێرە بن خۆی ئەمە ڕاستە یعنی ئەم مناڵش کە گەورە بێ فێرە بێ کە ئەویش بوو بە دایک و باوک هەمان هەڵی دایک و باوکی دووبارەیە کاتەوە لێرە ئەبێ جارێکی تر هۆشیاریەکە بگەێنین بە خەڵک ئەگەر کەسێک خۆی هەستی بەوە کرد ئێستا هەمومان هەستەکەین ئەڵین ئێمە لەبەرەوەی لەو شارە گەورە بووین بۆیە ئاواین ئێمە لەبەرەوەی لەو ئایلا گەورە بووین بۆیە ئاواین ئێمە لەبەرەوەی دایکمان بۆ باوکمان بۆ خوشکمان بۆ برامان بوو چۆن شتی باشیان لێوە فێر بووین بە تەکید کۆمەڵە عادەت و تەقالید و عەقلیەت و ئەمانەش فێر بووین کە باش نییە کەسمان دەوروبەرەکەمان فریشتە نەبوون بۆیە شتانێکی خراپیش فێر بووین لەگەڵیان بەڵام پێویستەکە ئەم بەرین لەگەڵ خۆمان یان ئەبێ ئێمەش بە دوای حەلا بگەڕێ ئەکرێ مناڵەکەمان نەچێ بە دوای حەلا بگەڕێ ئێمە بۆ حەل بگەڕین بووی بەڵام کاتێکە کێشەکە بێ بەهی خۆمان تازە ئێمە لەوە دەرچوین با خۆمان بچین حەلیکەین وانە مەسەلەن تۆ هیوا هەیە لە پەیوەندیەکانیان خراپە بۆ نمونە دایک و باوکی هەمیشە بێدەنگ بوون هاتوچووی کەسیان نەکردووە سێرەکەی مناڵەکانیشیان هەروان نە میوانداریەکەن نە خزمایەتیەکەن نەگوێ ئێنێ بوو چکە دایک و باوکی وا بووە میژوایە تاو بەڵام لێرە کاتێککە تۆ خۆت هەستت کرد ئەمەت خراپە تۆ مەجبوری خۆت بڕی کتێب بخوێنیتەوە مەجبوری بڕۆی دەورات ببینی مەجبوری بڕۆی گوێ بگری لە خەڵکی تر ئەمان مەسئولیەتەکەیەوە سەرشانی خۆت سپاس مامۆستا حوسنا بەڕاستی پرسیارەکانە زۆر گرنگ بوون هیوادارم توانی بێتم کەمێک وەڵام بەمەوە کە جێگی سوود بێ بەڵێ بەناس عەلی بەڵێ فەرموو مامۆستا گیانم کاتت باش گیانە باش سپاس دەکەم مەمنون مامۆستا ئەم خولەی ئێستا بۆ پۆلی 7 و 8 و 9 ئەگرێنەوە هەمان بەرنامەی خولی بێزکردنی مەشک و یادگەیە چووە کچەکەی من پۆلی 7 بڵین ئەم ساڵ کە ڕۆشت بەشداری کرد گروپی 6ەم بوو ئێستا پۆلی 8 حەز ئەکا ئیتر نازانم ئەتوانێت بەشداری بکە یا هەمان بەرنامەی پێویست ناکات ئەتوانێت بەشداری بکە لە حەقی ئەوەی
لەولا شتانێکی زۆری خوێندووە ئێمە داشکاندنێکی زۆری بۆ بکەین لە حەقی ئەوە بەڵام بە ئەو شتانەش کە لێرە هەیە ئەمانەش وەربگرێن کۆمەڵی بابەتی پەروەردەییە چۆنێتی جێبەجێکردنە بەسەر منهەجەکەیە وەنیە چۆن سعی بکە چۆن یارمەتی بین لە ئیمتیحانەکانە زۆر باش بێ بۆ نمونە بابەتی کۆمەڵایەتەکان چۆن سعی بکە ئەی زانست چۆن سعی بکە ئەی ئینگلیزیەکەی چۆن باشکەین بیرکاریەکی چۆن باشکەین عەرەبیەکی چۆن باشکەین کۆمەڵێشتی زۆری تایبەت هەیە بۆ ئەم کە لە چالاکردنەوەکان نییە بەڵام شتەکانی ناو چالاکردنەوەکە لایەنە عەمەلێکی لێرە هەیە واتە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بۆ عام و بۆ تەلەبەی ئامادەیی بۆ بنەڕەتیەکە زۆربەی شتەکانی بە عەمەلی تایە زائیدەن ئەو بابەتانەی تریش کەوتم پەروەردەیە لەگەڵ ئینگلیزی و بیرکاری و عەرەبی و خودی منهەجەکان کە چۆن تەطبیقیکە لەبەرەوە ئینشاڵڵا بەشداری پێ بکە و ئەگەر تەنها لەبەر مناڵەکەی تۆش بێ ئەتوانین یاسایەکی بۆ دەرکەین بڵێن هەر کەس پێشتر چالاکردنی خوێندووە ئەتوانن بۆ نمونە ئەوەندەی لێوەرگرن واتە کەمتر حسابکەین ئەزمان مەساخۆی ئێستا بەشداری دیبلۆمی و وەرگێڕانە هەنی سەلاحە و خۆش مقابلت کرد ئیتر نازانم ئێستا قورس نابێ ئەم دوانە وەرگرە لە یەک کاتە ئەگەر بەشداری دیبلۆمەکەی کردبێ تەسەور ناکەم زۆر زەرور بێ ئەمەش بەشدار بێ بەڵام ئەکرێ لەم گروپا بەشدار نەبێ لەگەڵ گروپی دواتر بەشدار بێ کاتێکە لە ناو مەکتەبە بۆی ئەم هاوینە بە تەواوەتی دیبلۆمەکە ئینگلیزیەکەی زۆر بەرێتە پێشەوە مەجای زۆرترە دیبلۆمەکە منهەجەکە قورسە بە تایبەتی مانگی 2-3 زۆر قورسە بەڵام دوای ئەوە ئەکرێ ئینشاءڵڵا بەشداری ئەم پرۆگرامەش بکە ئەو کاتە لەبەرەوەی دیبلۆمیشی خوێند و چالاکردنیشی خوێندووە بە تاکید هەموو هاوکاریکیەکەین بۆی زۆر لەسەری نەکەوێت و ئەو شتانەش لێرە وەربگرێ کە نەیخوێندووە دەستان خۆش مامۆستاگیە دەستی وەش خۆش بێ فەریدە حوسێن قادر بەڵە فەرموو مایکەکەت بکەیتەوە و ئەتوانین گل سلام علیکم مامۆستا باشی باشە علیکم سلام سەرچاو سپاس مەمنون مامۆستاخوا قۆتتدا لەگەڵ خێزانم دانیشتینە خوا قۆتتدا ڕاستی جێگەی دەستخۆشی ئەومادی بوونە مامۆستا بەنسبەت سەلامەت بەنسبەت منداڵان کوڕەکەم الحەمدوللا 6 بووە 7 لەخوای بەزیادبی لە ڕۆژانە زۆر باشە یعنی لەگەڵ مامۆستایەکانیش قسەم کردیە هیچ کێشەی نییە لە ئینگلیزیەکەی باشە لە ساینسی لە هەموو دەرسەکان ڕۆژانە زۆر باشە بەس کە دەگاتە ئیمتیحانێ لە ئیمتیحانێ یعنی بەڕاستی خراپە دەرەجەی ناینی ئەمە یعنی پێشمان گوتی کوڕم دەرەجە شەر نییە میم ڕۆژانێ بەس ئەتوکە ڕەنجەکەی تەمەشا دەکەی یعنی چەند ساڵە معدلی زۆر بەرز بووە ئەو ساڵەکە یعنی دەرەجەکانی خراپ بووە زۆر دابەزی معدلی جا تبکەین لە بۆ ئەوەی ئەو منداڵە مەسەلەن بیرەوەریەکانی بە قووەت بی یان لە ئیمتیحانەکانی بۆش ڕۆژانە باش مامۆستایەکان بەڕاستی بخۆیان ڕۆژانە یعنی درنگ زۆر باش لە پۆلەکەیان سرن 15 تەڵەبە تا 20 تەڵەبەی تێدا مامۆستایەکان زۆر لەگەڵیانن بەس شتێکی هەیە لە ڕۆژانش کە دیتەوە ماڵێ دەبی ئەمە یەکمان لەگەڵی بین چاوەڕێمان دەکە هەتا یەکمان ئیشەکانمان تەواو دەبی چ بخۆن چ بە خێزانم دەبی دەرسی پێبری نازم بۆ مۆزوعەک و چارەسەر دەبی و پێویستە وای لێ بکرێ پێویستی بە کەس نەبێت تەنها لە هەندێک حاڵەتە بۆ نمونە ئەچێ سعی بیرکاریەکە لە ناو سعیەکەیە ئەگا بە شتێکی 10 دقەی 5 بۆ نمونە سعاتێک 40 دقیقە سعی بیرکاریەکە بەڵام 10 دقەیە 5 دقەیەکێت هەندێک پرسیارەکە هەندێک ڕێنمایی وەرەگرێ ئەمە ئەکرێ بەڵام خۆ ناکرێت تۆ سعاتە دانیش سعی بیرکاری پێ بکەیت ئەوە خراپە ئەوە تۆ ئەم ساڵیش توانی 2 ساڵی کەش توانێت ناتوان یعنی بەڕاستی ئینسان سنوورێکی هەیە وانیان تۆ ئەو دەرسانە ئەگەر خۆشت دوانیان بزانی سیانیان بزانی ئەخۆ ناکرێ بۆ نمونە مناڵەکەت بگاتە 4 ئەدادی و 5 ئەدادی و پۆلی 12 تۆ هەموو دەرسەکان دانیشی سعی پێ بکەیت هیچ مامۆستایەک لە توانانی ئەوە بکەوە نییە دەین ئەمەش وایە ئەبێت ئێمە لە بنەڕەتیەوە فێریکەین کە خۆی بزانێت چۆن سعی بکە کەواتە هەر ئەم پرۆگرامی ئێمەش تایبەتە بەوە چۆن فێریکەین کە خۆی سعی بکە فێریکەین چۆن بیکا بە فکرە چۆن بیکا بە تەکنیک چۆن تەرکیز و زاکیری باشکەین چۆن بتوانێت لە پۆلەکە گوێگر مۆزوعەکەی لەبیر بمێنێ ئەمانە پێویستی بە ڕاهێنان هەیە یعنی ئێمە بەرنامەکەمان وایە کە لە ماوەی 10 هەفتە ئەوەندە تەمرینی پێ بکەین
ئەگەر مامۆستان لە ناو پۆلا بۆ نمونە وتی ئادی جەماعەت گوێ بگرن ئێستا من ناوی سیشتەڵێم ئەو بتوانێت یەکسەر دوای ئەوەی کە گوێگر یەکسەر بڵێ 27مین فلان شت 17مین فلان شت ئێمە تا ئەو ڕادەیە توانای زیادکەین. شتێکی تریش کە ئایا بۆچی لە ئیمتیحانات خراپە ئەوە یەکێ لە کێشەکان ئەوەیە هەر لە سەرەتاوە جۆری سعیەکەی غەڵەت. ئەمە یەک. دوو هەندێک کەس باری دەرونی تێگەچێت لە کاتی ئیمتیحانە، یعنی بۆ نمونە ئەکەوێتە ژێر فشارێکی زۆرەوە ترس و قەلەقی ئەوەشی ئەیزانێت لەوێ لی تێگەچێت یان نایزانێت. ئەمانە هەمووی پێویستی بە چارەسەرە ڕاستیەکەی. ئێمەش ئەوەندەی بیرمان لێ کردوێتەوە، بیرمان لە هەموو ئەم کێشانە کردوێتەوە کە ئەمانە کێشەی گەورن و دایک و باوک ئەگەر مناڵە بنێرێ بۆ لای ئێمە لە بەرەم شتانەی نێرێ. بۆی ئێمەش ئینشاءڵڵا لە پرۆگرامەکە زۆر گرنگی ئەین بەوە کە مناڵەکە بەرەبەرە لە ماوەی ئەو 10 هەفتەیە زۆربەی ئەو کێشانی چارەسەر بکەین. بەڵام هەر ئەمێنێتەوە سەرەوە ئەگەر مناڵەکە بزانێت سعیکە تەرکیز و یادگە و سەرنجی باش بکرێم ئیتر و کێشانە نامێن. هیچ پێویست ناکە کە دایک و باوکێک بەو شێوازە دانیشێ. ئەمە کە ئەڵێن دایک و باوکە بێ خەمی مناڵەکە بخوای یعنی ئەوە نادانیشە بە دیارە سعی بکە. جاری وایە مناڵەکە مەهێنێ ئەڵێم ئەگە پرسیارەکەی جواب تێمەوە بەس دانیشم بە دیار ئەوە ئیشی من نییە. جاری ئەڵێم خۆ ڕۆستێکی بۆکەوە بیدۆزەرەوە ئەبێ ئەم مناڵە خۆی فێر ببێ ڕێگا بدۆزێتەوە. بەڵامی تر هەنێ جاریش تۆ یعنی ئینسانیش سنوورێکی هەیە، ئەویش لە سنوورێکە ئەتوانێت کێشەکەی خۆی حەلکە. وەکو چۆن ئێستا بۆ نمونە من سعیم کردووە لە زانکۆ بۆ نمونە شتێک هەبووە ئیتر سرم لێ دەرنەکردووە وانە چەند خۆش بووە نەفەرێ بەهاتایە دوو پرسیارم لێ بکردایە. ئەی مناڵێکی سەرەتایی بە دڵنیایی پێویستی بە یارمەتیدان هەیە، بەڵام کە ئەڵێم یارمەتی و بەدەمەوە بوون یعنی ئەوە نادانیشی سعی بێتی. من هیچ کات لەگەڵ ئەوانی دایکڤۆک دانیشێ سعی بە مناڵەکەی بکا بە سەعات، بەڵام لەگەڵ یام یارمەتی بە لە کاتی سعیکردنا بەس سعی پێ نەکات. دەستخۆش مامۆستا زۆر سپاس دەکەم لە کۆتاییەکەی حەزم لێ بزانم کو بەشداری ئەو خولەی بکە مەسەڵەن لەگەڵتان بیتن یادگەی بە قوت بی ئەو تەرکیزی زیاتر بی وەلو لە ئەوچی گوتم لە ڕۆژانەکان باشە بەس لە ئیمتیحانەکان دەرەجەی ئەوە نییە وەک چەند ساڵە نیە ئەوزەکە بتوانین بەشداری بکە بزانین ڕێنمایی بکە نامە بنێرن بۆ پیجی ئاوات ئەکادمی لە فەیسبوک لە ئینستاگرام بڵێ مناڵەکەم ئەمەوێ پۆلی ئەوەنەیە بەشداری چالاکردنەوەی بکەم بۆ بنمونە قوتابخانەی ئۆنلاین یا بنەڕەتی هەر کامیان بڵێ ئەوان تێگەن بەس بڵێ پۆلی ئەوەنەیە بۆ مێشک و یادگە ئەوان خۆیان ئەزانن زانیاری پرۆگرامەکەت بۆ ئەنێرن و ئیتر پێتەڵێن کات چی بکەی بۆی بەشدار بێت. زۆر سپاس مامۆستا کاتماگر دەست خۆش بێ. ژیت سەلامەت بی لە خزمەتتانە بەڕێز خۆش بێ بەڕێز ئاسۆ. بەڕێز ناز مستەفا فەرموو. سڵای خۆتان لێبێ بەڕێزان گەورە لە بەڕێزیشتە هەر کۆمنتێک ئیزافە بۆ قسەکانی جەنابێ وەک لە سەرەتا باسی کرد لە 1970 تاکو ئێستاش هەر سیستەمی پەروەردە و فێرکردن خوێندن هەر یەک سیستەمە و نەگۆڕاوە. جا ئێستا شتێکی تریش بە پێی پۆلێنێکی عالەمی وەکو خۆش لەوانەیە بزانی لە نەوەکان دابش کراون جەنەرێشنەکان بۆ زێد و ئەلفا و ئەوە زێد وای جارێ لە وایەوە دەست پێکەم کە وای لە 80 بۆ 94 یعنی ئەم بەڕاستی ئەم پۆلێنکردنێکە زۆر ئیتر هەستەکەم کاتیەوەی هاتووە کە ئێمە ئیشی لەسەر بکەین بەڕای خۆم لە 80 بۆ 94 ئەمە هەر وایە لە 95 بۆ 2009 زێدە و 2009 یعنی ئەوانەی دا لە دایکە بن تاکو 2024 ئەلفایە و ئیتر لە 2024 تا 2039 هینە بێتایە ینی ئێستای ترێبێمە خۆمان ئامادەکەن بۆنەوەی بێتا بەڕاستینەوەی بێتایتر لە هین تێناگا لە ماجیک و لە وایت بۆرد و لە تەختەی ڕەش و لە دەباشیر و ئەمانە ئێستای ترێبێ بیکەین بە سیمینارات بە پریزنتیشن بە ینی ئەوەی کە ئەڵێن نابێت تابلێت و شاشەکانیان بەدەست بێت و بەکاری بێنن بەجددیە بێتتر وای لێبێ بەکاری بێنن بۆ خوێندنیش بەکاری بێنن ئیترێ بێ بەڕاستی هە لە مامۆستاکانەوە گۆڕانکاری دەست پێ بکە بۆ ئەمنەوەی بێتایە
هەر بەو سیستەمە ناتوانین بەردەوام بین لەسەر پەروەردە فێرکردن. دەست خۆش بێ سەرکەوتوو بن. زۆر سپاس، دەستەکانە خۆش بێ، بەڵێ بە دڵنیاییەوە ئێستاکە ئێمە ئەو قۆناغەمان پێپەڕاندووە بمانەوێ وەکو هەشتا و هەفتاکان. بەڕێزان خۆ منهەجەکەمان هەرەوەیە، یعنی من ساڵێکیان کۆن نەک تازە معرەزی کتێب هەبوو لەوێ ئیشمان کرد. ئەو کەسەی کە معرەزی کتێبەکەی کردبوویەوە لە هەولێر بوو، باشترین کتێبی پزیشکی هێنا بوو. کتێبە پزیشکیەکە هی ساڵی 2002 بوو، 2003 بوو، شتێکی وا بوو. بەڵام لە زانکۆی سەلاحەدینەوە کۆلێژی پزیشکی هاتبوون بۆ کتێب کڕین، ئەیان وت ئێمە ئەم تەبعەمان ناوێ، تەبعەی ساڵی هەڵەم نەکردبێ 79یان ئەویست. یعنی دنیا پێشکەوتووە. معقولە تۆ لە 2034 بڵێ من ئەم کتێبم ناوێ، ئەو تەبعەی ئێمەمانەی ساڵی 70. یعنی چی ئەوە تەوێ؟ ئەمە هەرو کتێبەیە دنیای توێژینەوەی تری بۆ زیاد کراوە، تەبع کراوەتەوە بە جوانترین شێوە. کابرای معرەزەکە خەڵکی کوردستان نەبوو، ئەیوت بە من وەرە سیرکە، من پێشکەوتوترین کتێبم بۆ هێناون ئەوان ئەڵێن تەبعەی ساڵی 70. جا ئەمە چۆن لەیان نوکتەیە بەڕاستی زۆر خەفەتی پێخۆی کە شتێکی وابینی. خۆم منهەجەکانی تر هەموو ێرە و کاتێ، یعنی چی گۆڕاوە؟ ئێستا کە ئەچی سەیرەکەی لەم ئەخیرانە منهەجی بەڕاستی منهەجی بیرکاری و زانست و ئینگلیزیان گۆڕی. ئینگلیزیەکە هەر سادەیە، بەڵام بیرکاری و زانستەکەش کە پێشکەوتووە منهەجەکەی باشترە، بەڵام ئەویش بەڕاستی کاتی ئەوێ، ئەو کاتەش نادرێ بە مامۆستا سیستەمەکە وا ناکرێ، واجێ بەجێ ناکە. هەمومان نەزانیم کێشە زۆرە. ئەی حەل چییە بەڕێزە؟ حەلەکە ئەوەیە خەمی مناڵەکەمان بخۆین، تواناکانی باشکەین. ئەمەی مەکتەب بڵێ هیچ نی ئاسانە، ئەبێ وای لێ بکەین. واتە ئەبێ ئێستا بۆ نمونە من تەلەبەیەکە هێنم، مێشکی چالاکەکەمەوە، تەرکیزی باشەکەم، یادگەی باشەکەم، فێری ستایلی سعیکردنیەکەم، ئەی نێرمەوە بۆ خوێندنەڵی خوێن ناسان. نەک تۆ شەو ڕۆژ فەقیرە سعی بکا دەرەجە نەهێنێ و گیری خوارد بێ. کەواتە حەلەکەم ئەمەیە کە ئێمە وا ئەزانین کە ئەمە باشترین ڕێگایەکە گرتومانەتە بێت. وەسپاس بۆخوا وەکو بینیوشتانە فیدباکەکەن ظاهرەن ئەگەر حەلێکی باشترمان لە مەشق ببردایە بە هەر قیمەتێ وایە ئەمان هێن. دڵنیاتانەکەم زۆر مەوزوعەکە گرنگە بەلامانە، بەڵام لەمە حەلی باشتر نییە. ئەبێ مناڵەکە وا لێکەی، تەرکیزی باشکەی، یادگەی باشکەی، سەرنجی باشکەی، شێوازی سعیکردنی فێرکەی، شێوازی خۆئامادەکردنی فێرکەی بۆ ئیمتیحان، و کە تواناکەی بردە سەرەوە ئیتر ئینشاءڵڵا ئەتوانێت زۆر سەرکەوتوو بێت. ئەو کاتە کێشەی نییە منهەجەکە باسی چێک. بەڵێ ئازیزانم، کەسێک بە ناوی میدیا، بەڵێ فەرموو. سڵای خوات لێبێ مامۆستاوات. سڵای خوای گەورە لە ئێوەش لە خزمەت. خۆشحاڵم کە ئەدوینە من بەشدار بۆی گروپی جێ حوتم لە چالاکردنی مێشک و یادگە. زۆر سپاس. پرسیارەکەم مامۆستاگیان دەربارەی مناڵێکم هەیە لە سەرەتایە. بەڕێستان گروپەکەتان ئەڵەن بۆ 7 تا 9. ئەی بۆ ئەو مناڵانی کە لە خوار ئەو تەمەنەوەن یا لە خوار ئەو قۆناغەوەن، چی بۆ ئەوان هەیە کە بەشدار بن؟ من مناڵەکەم بەڕاستی زۆر کێشەی فێربوونی هەیە، و فێربوون ئەوە ناکە بڵێم ئاسی زیرەکێکی لاوازە. خۆی لە تەمەنی 4 ساڵی بە ئینگلیزی قسەی کردووە، وەرگرتنی بۆ کۆمەڵەش زۆر باش بووە. بەڵام ئێستا لە مەکتەب وەرگرتنی زۆر خراپە، ئاستی خراپە، ینی سیرەکەم مستەوای زۆر ناڕەوەتە پێشوانێ. مامۆستاکانی ئینگلیزیان لێ هەیە، وەکو فێربوون بۆ خۆشی شتی زۆر فێر ئەبێ، مثلەن نووسین و پلانەری ڕۆژانەی بە ئینگلیزی و شێوازی قسەکردن و پەرەپێدانی و وەکو مەکتەبی وانە. نازانم هۆکارەکەی چیە لە بینی ئەم دوو فێربوونە، بۆچی لە مەکتەب وەری ناگرێ، بۆ لە ماڵەوانێ، ینی مەسەلەن هەر شتێکی پێڵێم وەری ئەگرێ، بەڵام وەکوتر لە مەکتەب وانە. هۆکارەکەی جا نازانم چیە. مەسافێ پێش ئێستا گلەی هەبوو کە هاوڕەکەی بە ئینگلیزی توانێت شت بنووسێ،
لەم ڕۆژانە سێرم کرد پلانەرەکەی بۆ هێنا بوو وتم ئەوەنیە ئەتوانی بنووسی بەڵام نازام شەرما ترسا هۆکاری ئەوەی کە لە مەکتەب دوا ئەکەوێ زۆر بۆی ئەگەڕێن بەس من ناتوانم بیدۆزمە بەڕێزت هیچ شتێکت هەیە لەلای کە من بتوانم چارەسەری بکەم لە ڕاستیە بەڕێزان ئێمە ئەم قوتابخانە ئۆنلاینەی کە دامان مەزراند و ئیشی لەسەرەکەین لە ئەم ساڵە لەم کاتە نەک لە ئەم ساڵە لەم کاتە ئەتوانین 7 و 9 وەربگرین بەڵام هاوکات ئیشەکەین لەسەر ئەوەی کە لە قۆناغێکی ترا چەند مانگێکی کە ڕای بگەێنین بۆ نمونە 4 و 5 و 6 وەربگرین قۆناغی دوای ئەوە ڕای بگەێنین کە 1 و 2 3 وەربگرین دوای ئەوەش ڕای بگەێنین پێش قوتابخانە ئەمە هەتا تەمەنەکە بچێتە خوارەوە ئیشەکە زۆر پرسترە بێت لەبەر ئەوەیە لە ئێستا یەکسەر ناتوانین ئەوان وەربگرین ئێستا مناڵەکەی تۆ لە چەند دەرچووە لە 3 دەرچووە بۆ 4 بەڵام مستەواکەی بەڕاستی لەسەر کارتەکەی هیچ باش نییە تەلەبەیەکە ئینگلیزیەکەی باشە سیرەکەم مستەوای ئینگلیزەکەی دەرسەکەی وانەکەی کە هێناوێتەوە لە 82کانایە یعنی ئەما کرێ بۆ مناڵێک بکە هیچ لوخەکە نزانێ نەک بۆ مناڵەکە بەو مستەوای لە 4 ساڵیوانی قسەی پێ بکات نووسینی باشە هەنی هێناوێتەوە سیرەکەم ئایامە ترسە یاخود ئەوەی شێواز و مامەڵەکردنی مەکتەبەکەیە یاخود خۆ مەشغوڵکردنی تەلەبەکەمە لە مەکتەبەکان نازانم بستەوەدانی پەیوەندی بە چەند شتێکەوە هەیە یەکەم شت بابچینە سەر ئەسڵی مۆزوعەکە ئایا هەموو تەلەبەیەک لە کوردستان کە خۆی کووردە ئەتوانێت لە دەرسی کوردیا دەرەجەی بەرزبێنێ ناوەڵ ئەمەوانی کەواتە من کە مناڵەکەمی ئینگلیزیە زانێ مەرج نییە سەد بێنێ لە ئینگلیزیا با ئینگلیزیەکەشی باشتر بێت لە مامۆستاکەشی باشە ئەکید ڕخنە لە مامۆستاکەیە گرێ ئێستا وایە ئێستا زۆر جار تۆ تەلەبەیەکت هەیە لە مەکتەب بۆ نمونە تۆ مامۆستای ئینگلیزی تەلەبەیەکێ تەلەبەکەت لە تۆ ئینگلیزیەکەی باشترە بەڵام هەر لەوە چێ نەتوانێت سەد بێنێ مۆزوعەکە ئەوەیە یاسا یاریەکە قانونی یاریەکە چۆنە کاتێک کە تۆ ئەم مناڵەن قانونی یاریەکە نازانێ ناتوانێت تایە براوە بێت یەکێک لە شتەکان ئەوەیە ئەو ئەبێ سپێڵی باش بێت بۆ نمونە ئەتوانێت قسەی پێ بکە تێگا تەلەفۆزی جوانە بەس سپێڵی خراپە بەهۆی خراپی سپێڵەوە یان بۆ نمونە نووسینی خاوە خاوشتە نووسێ یا بۆ نمونە ئەم کەسان لە تاقیکردنەوە ئەترسێ شتێکی تریش ئەوەیە کاتێ ئینسان لە شتێکا باشە بێ زۆر خراپی مالیەکە یعنی بۆ نمونە تۆ مناڵەکەت ئینگلیزیەکەی زۆر باشە عەرەبیەکەی باش نییە لەبەر ئینگلیزی باشە زۆر جار ئیهمالێک ئاڵێ هەمووی ئەزانم هەمووشی نازانێ هەنێ شتێ ئیلا ئەبێ لە بەریکی هەنێ شتێ ئەبێ ئیلا لە بەریکی ئێستا بۆ نمونە من دەورەی ئینگلیزی ئاڵێمەوە ئایا ئەگەر کەسێ ئینگلیزیکی باش بزانێ ئەتوانێت هەموو ئیمتیحانەکان دەرەجەی بەرز بێنێ نەخێر کەواتە ئەبێ ئیلا سەعی بکە بۆ بتوانێت دەرەجەی بەرز بێنێ ئەمە خاڵێکی تریش ئەوەیە کە تۆ ئەتوانی سەردانی ئەو مەکتەبە بکەی لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی ئەو مەکتەبە ڕێنماییکاری پەروەردەی ئەو مەکتەبە دانیشی قسە بکەی و ئەمەژێکێکە لە ڕێگاکان ڕێگایەکی تریش ئەوەیە کە تۆ سەبرت هەبێ لەگەڵ مناڵەکەدا ڕاستە ئینگلیزیە زانێ ئەم ساڵ نازانێ چۆن تەطبیقیکا لە کاتی ئیمتیحان و ئامادەکردن بۆ سەعیکردن بەس لەوە ئەچێ ساڵێ 2 ساڵێکە کەواتە تو ئەم ساڵ لەبەر خاتری چەند دەرەجەیەک مەیکە نەبیکە بەکێشە بۆ مناڵەکەت نەبیکە بەکێشە بۆ خۆت زۆریش ئاسایی بێ بەلاتو کە ئەم ساڵ دەرەجەکەی نزم بێ باسی ئەوەم کرد ئەگەر ئەم ساڵ دەرەجەکەی نزمە ئەبێ ئەم ساڵ سەبرێ زیاتر بێت تەحملێ زیاتر بێ پلانی باشتری بۆ دابڕێژی خەمی شتێ بخۆی بۆ ساڵەکانی تری هەر هەوڵمێ لە ئەم ساڵ وەزعەکە باشکی ئەگەر ئەو دایک و باوکانی کە ئەیانەوێ کێشەی ئەم مانگە چارەسەریکەن لە مناڵەکەیانە ئەوە دایمە بە سترێس و بە قەلەقی بە دڵێکی ناخۆشەژیت بەڵام کاتێک کە تۆ مناڵەکەتە بینی کە لە وەزعەکە باش نییە ئەها دانیشە وەکو چۆن جاریوە کەسێک ئینسانێکی خراپ چۆن پیلان ئەگێڕێ دوای هەدەفەکەی خۆیە پێشێ ئینسانێکی چاکیش ئەبێ پلانێکی وردا بنێ بۆی لە ئایندا هەدەفەکەی خۆی پێشێت مەرجنێت تۆ بەڕاستە و خۆ تێشتەکە باشکەیت لەبەرەوە ئەم ساڵ ئیشی لەسەرکە مەسەڵ ئەم هاوینە ئیشی لەسەرکە وردە بۆ تێرمی دووەم
مەرجیش نییە بۆ تێرمی یەکەم لە ئێستاوە ئیشی لەسەر کە بۆی لە تێرمی دووەمەوە زۆر باش بێ ئەگەر تۆ بە تەمابی ئێستاوا ئیشی لەسەر یەکسەر تێرمی یەکەم زۆر باش بێ ئەمە هەم خۆ نامرتاحەبی هەم ئەویش ئەخەیتەوە ژێر فشار و ئەوانە بۆیە هەمیشە تۆزێت دووربینانەتر و بە سەبرەوە لەگەڵ مناڵەکانتان ڕەفتارکەن ئینشاءڵڵا هەر بەرەبەرە باشە بێ هەمومانە وەزبوو نەمان هەیە جاری وایە مناڵەکەت ئەو چەند مانگە ئەو ساڵە ناتوان یعنی جاری وایە خۆتۆ لە شتێکە شتێکی ژەزانی ئێستا هیوا هەیە ئەچێ بۆ ئیمتیحانی سایقی هەموو شتێکە زانێ بەڵام بە تەکید لە ئیمتیحانەکە باش نابێت ئەمە ئەگەر هەر بەردەوام بێ دوایی ئەبێ بە سایقێکی زۆر باش ئەبێ وابیری لێکەینەوە هەموو شتێک توانایەکە ماوەیەکی معقولی بۆ دیاری بکەین میدیاخان ئازیێت کێشی پێمان بڵێ تۆ خۆ چەنێ ئیسفادەت کرد لە چالاکردنەوەی مێشک و بێسکردنی مامۆستاکیان بڵێم چەندێک نا ئەوەی کە من وەرم گر بەڕاستی زۆر لەو زیاتر بوو کە سەرەتا بیرم لێکرەوە بۆی هاتم لە هەر بوارێک لە بوارەکانی حفظ خوێندنەوە زاکیرا ئەوەی کە من بینیم ینی قەت چاوەڕێم ناکرد کە هاتم بەڵام زیاترم وەرگرت خوێندنەوەی خێرا لە ڕۆژێک لە قراءەکردنیان حفظەکەم کە ئەترسام نەمێرا بڕۆمە سەر حفظەکەم سوورەتێکی بچووکی وەکو ڕەحمانم نەموێرا بەشداری پێشبڕکەیەکەم بەڵام توانیم لە ماوەی مانگێکە سوورەتێکی وەکو ئالی عیمران و سوورەتەکانی ئیسرا و نەحل و حجر و ئیبراهیم و ئەمانە حفظکەم لە ئەسنای بڵێن تطبیقاتی دەورەکەمە و ئێستا ترسم شکاوە لە هەر شوێنێک حفظ هەبێ نامی کە زۆر قورساکە زۆر ئەستەم بووە پێشووتر دەستی بۆ بەرم ئێستا زۆر بە مرتاحی ئەسمەسەری ئەوەی کە چاوەڕێم ناکرد من پێشووتر بە هەفتەیەکم توانی ڕۆبعێک حفظ بکەم ئێستا هەموو شەوێک کە مامۆستام هەیەتەوان پێنجونی بەیانی لەسەر خەتە و دەرسەکەم ئۆنلاینە من ئەو واجبەی لاپەڕێ بۆ دوانی زۆر بە ئیسراحەت بۆ ئاماداکەم و لەگەڵیشیان مراجعی بڵین بەشێکی باشیشی بۆکەم و لەگەڵیشیا ینی قراءەیەکی زۆر باش هەتا نۆجزء خوێندنەوە لە ڕۆژێکە بەڕاستی وەکو خەون بۆ لە لای من بەڵام ئێستا زۆر باشە زۆر باش بووم هەرچەند سوپاسدانکەم هێشتاکە مازەگەن بەڕاستی حەز ئەەکەم ئەوەی کە لێرەیە ئەگەر بەشدارن بۆ بەشدار بێ من وەکو خۆم تەرەبەی شەشم هەیە لە ماڵەوە هەموو کات پیشانیم ئەمنە هۆگری سعیکردن و تەدریباتەکان بووم ئەگەر نیکەم ئەو پێی سێرە بێ ڕێداوە وەستاوی ئەولا ئەویش عجیبە بۆ هەموو ڕاهێنان و چالاکیانە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ زۆر خۆشحاڵم بەردەما متابعی دەرسەکان و وانەکان و کەناڵەکانەکەم و تۆنەڵی بۆ بە بەشێ دەژیانم نمونەتان زۆر بێ مامۆستاگیان لەگەڵ تۆ ئینشاءڵڵا دەستەکانە فەزلی خۆی گەورەیە سەلامت بێخوا فەزلی خۆی گەورەیە کە یارمەتی یاین ئەم پرۆگرامانەمان خستوتە ئیش بەدەیان و سەدان کەس فیدباکمان بۆ ئەنێرنەوە کە گۆڕانکاری گەوریان لە ژیانی خۆیان کردووە ئەمە ئەتوانم بڵێم ئازایەتی ئێمە نییە ڕاست ئێمە جوهدێکمان کردووە بە نیەتێکی باش دەستمان پێ کردووە بەڵام سوپاس بۆ خی گەورەکە سەرکەوتن هەمیشە ئەگەر لەلایەن خواوە بێ ئەنجامی زۆر باشی ئەبێ لەبەرەوە ئێمە لەلایەک دڵخۆشین لەلایەک قەلەقین چۆن سوپاسگوزاری خوابین کە ئەم هەموو نەتیجە باشە هەیە ئازیزان و خۆشەویستانم من حەزەکەم زۆر زیاتر لە خزمەتتان نابم بەڵام ئەزانم کە ئێستاکە لە کوردستان کاتەکە زۆر درەنگە لەبەرەوەی کە بابەتەکە گرنگە و ئەزانم ئێوەش پرسیاری زۆرتان هەیە من لە نزیکترین کاتا مەوعیدێکی کە دائەنێم بۆی بتوانم لە خزمەتتان نابم و لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە جارێکی تریش بتوانین لە خزمەتتان نابین بە تایبەتی ئەم جارە مەوعیدەکە وا دائەنی کە هەوڵ بین وەڵامی پرسیار بینەوە ئینشاءڵڵا لە نزیکانە ئاگامان لەیەکە بێت لە گروپەکەەوە ئاگادارتانەکەینەوە ئاگاتان لە ڕێکلامەکانی پیجی ئاوات ئەکادمی بێت لە فەیسبوک و لە ئینستاگرام هەر سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم کە ئەم 2 سەعات و نیوە توانیمان لە خزمەتتان نابین خواتان لەگەڵ شەوێکی شاد